عزیزانم سڵاتان لەبێت بەیانیتان باش بێت خۆشحاڵینەم بەیانیەش بە کۆمەڵێ بڕگە و بابەتی نوێەوە میوانی ماڵەکانتانین بۆ هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێننەوەنێ و بینەری بڕگە و بابەتەکانمان بن و سوودی لەوەرگرن. عزیزانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا دوو تەوری سەرەکی پێک دێت. تەوری یەکەممان و سەرەتامان باز لە خۆپاراستنەکەین. وەگەزین هەر لە کۆنەوە هەتا ئێستا وتویانە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکین لەبارەی ئەو نەخۆشیانەی لە ئێستادا بڵاون و توژبوویەکی زۆریان هەیە بەتایبەت نەخۆشیە ترسناکەکان وەک ئەزانین کە لەگەڵ گۆڕانی وەرزەکانیشدا کۆمەڵێک بەتاو ئەنفلۆنزای جۆرا و جۆر بڵاو ئەبنەوە و ژمارەیەکی زۆر هاوڵاتیان تووشی ئەم نەخۆشیانە ئەبن. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکین لەبارەی ئەوەی کە چی بکەین تا خۆمان لەم پەتایانە بپارێزین، لە هەمان کاتیشدا چی بکەین تا خۆمان لەم نەخۆشیە ترسناکانە بپارێزین و نەبینێکێک لە توژبووی ئەو نەخۆشیانە. ئەمە تەوری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوری دووەمان قسە و گفتوگۆکین لەبارەی مۆزەخانەکان و شوێنە کولتوریەکان و چۆن توانین بە بۆنی ئەمانەوانێ گەشتیار بۆ هەرێمی کوردستان ڕابکێشین و گەزانین لە هەرێمی کوردستان کۆمەڵێک مۆزەخانەی جوان و دەوڵەمەند بە شتیکە لە پور و کوردی تێدایە و ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکین لەبارەی ئەوەی کە چۆن بتوانین پەرە بەم شوێنانە بدەین، لە هەمان کاتیشدا چۆن بتوانین بۆنی ئەم شوێنانەوە گەشتیار بۆ هەرێمی کوردستان ڕابکێشین و ئایا ئەو مۆزەخانانی لە هەرێمی کوردستانیان لە ئاستی پێویستدان و ئەتوانین پشتیان پێ ببەستین بۆ ئەوەی کە گەشتیار بۆ هەرێمی کوردستان ڕابکێشین و کەرتی گەشت و گوزار دەوڵەمەند بکەین لە هەرێمی کوردستان. ئەمەش تەوری دووەمان بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سود لە تەوەرەکانی ئەمڕۆمان ببینن. بەڵێ ئازیزانم ئێستاش بڕگەی نیگامان هەیە با بە کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین. ئێستاش بڕگەی شارەکانمان هەیە با بە کۆبینەری بین و دواتر بەردەوام بین لا پرۆگرامەکەمان.
بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین هاوکارمان هونەر ڕەسوڵ بابەتێکی بۆ ئامادەکردوین لەسەر پلانی ناوەندی وەرزش و لاوانی ڕانیە بابەیەکەوە بینەری بین و دواتر بەردەوامە بین. سڵاوتان لێبێ، سڵاو لە بینێرانی گەلی کوردستان. لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ناوەندی وەرزش و لاوانی ڕانیەکێک لە چالاکترینی ئەو ناوەندانەیە، نەک لەسەر ئاسی دەڤەری ڕاپەڕین بەڵکو لەسەر ئاسی پارێزگای سلێمانیش کە بە شێوی بەردەوام چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدا. لە ناوەندی وەرزش و لاوان بە تەنها چالاکی وەرزشی ئەنجام نادرێ، بەڵکو چەندین جۆر چالاکی تر لەم ناوەندە ئەنجام دەدرێ. گەنجان کێش دەکرێن، خەڵکی پسپۆڕ کێش دەکرێن، دیالۆگی کراوە ئەنجام دەدرێ. لەسەر کوی ئەم پرسانەتا دەگا بە مەترسیەکانی مادەی هۆشبەر بەکارهێنانی بازرگانیکردنی لە ناوەندی وەرزش و لاوان لە ساڵی ڕابردوودا ئەم چالاکیان ئەنجام دراون. من ئێستا بەڕێز بەخێر حەسەن لە پرساوی ناوەندی وەرزش و لاوانی ڕانیم لەگەڵدا گفتوگوی لەگەڵدا ئەنجام دەدەم بۆی بەوردی پێمان بڵێ لە ساڵی ڕابردوو چیان کرد و بۆ ساڵی 2020 پلانی ناوەندی وەرزش و لاوانی ڕانی چ کاک بەختیار سڵاو دێ بێگەر بێ ئێرە ئەم کاتت باش ئەگەڕوو لە کامێرەکە کەی پێمان بڵێ لە ساڵی 2019 توانیتان چی بکەن بۆ گەنجانی ڕانی؟ بەڵێ بەخێر بێن، زۆر سپاس بۆ تیڤی گەلی کوردستان کە هەمیشە کار و سەرەکیەکانی ئێمە ڕووماڵ دەکا. بەڵێ ناوەندی وەرزش و لاوانی ڕانیا ساڵانە کۆمەڵێک کار و سەرەکی جۆرا زۆر ئەنجام دەدا و زۆرترین گەنج و لاوی دەڤەرەکەمان بەتایبەت قەزای ڕانیە تێدا سوودمەند دەبن و لە ساڵی 2019 ئێمە زۆرترین کار و چالاکیمان ئەنجام داوە و چالاکیەکانمان زۆرا و زۆرن و کۆی گشتی داتایەکەشمان لەبەردەستدایەگە بەڕێستان پێویستان بود. پێمان بڵێ بزانیت چی کراوە چەند؟ دیارە ئێمە 140 چالاکی زۆرا جۆری هوەری و ڕۆشنبیری و هوەری و وەرزشی و پیشەیی و تەندروستیمان ئەنجام داوە و لە کۆی گشتی ئەو چالاکیانە 10,312 لا و گەنج تێدا سوودمەند بوونە و چالاکیەکانیش دابەشی بەم شێوەیە کراون. چالاکی وەرزشی 55 چالاکی خولی وەرزشیمان کردوتەوە، خولەکانیش جۆرا و جۆری وەرزشین تۆپێ، بالا، تێنس، تایکواندۆ، کۆنفۆ، کیکبۆکس، ڕەشاقە و زومبا و بۆ هەردوو ڕەگەز. چالاکی هوەری 25 چالاکیمان ئەنجام داوە، شێوەکاری، پێشەنگە، گۆرانی مۆزیک و کۆڕی شێعری. چالاکی وانەکان و زمان و مەنهەج 18 چالاکیمان ئەنجام داوە، چالاکیەکانش خول بوونە بۆ پۆلی 6 بنەڕەتی تا 12 ئامادەی و زایدەن کۆمەڵە خول و کار و چالاکی زمانەکانمان ئەنجام داوە بۆی گەنجان و لاوانمان فێر زمانی بیانیەکان بن. چالاکی پیشەیەکان 6 چالاکیمان ئەنجام داوە، چاکردنی ئامێرە کارەبایەکان و کۆمپیوتەر و میکانیکی سیارە و خولی خەیاتی. کۆمەڵە گەنج و لاو بوونە خاوەن پیشە و کاری خۆیان کە ئێستا ممارەسەی کارەکەی خۆیان دەکەن. چالاکی تەندروستی 7 چالاکیمان ئەنجام داوە، خولی دەرمانسازی و فریاگوزاری سەرەتایی و برین پێچیە و ڕۆشنبیری و گەشە پێدانی مرۆیی 13 چالاکیمان ئەنجام داوە، خولەکانی گەشە پێدانی مرۆیی و کۆمەڵێک کۆڕ و سیمینار بووە. چالاکی سیمینار و وەرکشۆپ 16 چالاکیمان ئەنجام داوە، بابەتەکانی گەنج و ئەوەی زۆر تاکیدشمان لێکردو بەهۆی ئەوەی کە شارەکەمان هەوسنوورە لەگەڵ ئێران، مادەی هۆشبەر کاریگەری زۆری هەیە، زۆر ئەو خولانەمان ئەنجام داوە و بەکارهێنانی تۆڕەکانی کۆمەڵایەتی بە شێوازێکی ناتەندروست وە کۆی گشتی و چالاکیانە 140 چالاکیە و بۆ ئەم ساڵی 2020 ئێمە کۆمەڵە کار و چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدەین. چالاکیاتان جۆرا و جۆرن، معنی ئەو جۆرا و جۆریە چۆنە بۆ خۆتان هەڵی دەبژێرن یان پلانتان هەیە؟ چونکە بەپێی این بێ کە ناوەندی وەرزش و لاوان ئێوە ڕاست چالاکی وەرزشتان هەیە، بەڵام دەیان جۆر چالاکی تری جۆرا و جۆرتان هەیە، ئەوە بۆ زیاتر بۆ خزمەتی گەنجانە؟ بەڵێ بەتاکی دیارە ئێمە وێرای ئەوەی بۆ خۆمان ئەزمونێکمان هەیە لە بوارەکەدا، بەڵام چەندین خۆبەخش و فەرمانبەری بەتوانامان هەیە یان سەرەڕای ئەمانەش دەچین ڕابۆچوونی کۆمەڵی خەڵکی پسپۆڕ مختەز بە بوارەکان ڕابۆچوونیان وەردەگرین و ڕۆژانەش ئێمە لە شەقامی لەناو گەنج و لاوانین. بەدوادەچوون بەوەی دەکەم بزان گەنج و لاو ڕۆژانە پێویستی بە چیە ئێمە دەین بەرنامەی بۆ دادەنێن کار و چالاکی لەو شێوازە ئەنجام دەدەین. لەناو چالاکاندا باسی چالاکی تەندروستیت کرد، ئەم چالاکە تەندروستێت چی ئێمە جارێک لەگەڵتان بووین کە ئێوە سەردانی کۆمەڵی گوند و دێهاتتان کرد، ینی پێداویستی پزیشکیتان گەیاند، هەر ئەمە بوو یان شتی ترتان؟ بەڵێ دیارە ئەو کاتە
گوند و دێهاتەکان وای دەخواست کە بەهۆی سەرماسۆڵە کۆمەڵە پەتا هەبوو ئێمە لەگەڵ کۆمپانیای گەڕێکەوتین بۆەوەی بۆ ماوەی دوومان کۆمەڵە کار و چالاکی ئەنجام دەین و سەردانی تەواوی ئەو شوێنە دوورەدەستانە بکەین کە نەخۆشخانەیان نییە و دوورەدەستن ئێمە هەوڵماندا لەگەڵ تیمی مختەس کۆمەڵی دکتۆر و هەموو ئەو دەرمانانەی کە بە کوالێت کۆنتترۆلدا تێپەڕ چوون و هەموو ڕێکارە یاسایەکانمان گرتە بەر و سەردانی زۆرترین گونمان کردو و تەواوی ئەو خەڵکەمان هەم چارەسەر و هەم پێداویستەکانمان بۆ دابینکردن و بەتایبەت کۆمەڵێک خوێندنگە هەبوو کۆمەڵە مناڵ تووشیان پەتایانە بوو هەموو چارەسەر و خەڵکی ئەو گوندانە شەم و خەڵکی فەقیر و هەژارن وەرو دوورە دەستن ناتوان بێن بۆ عیادەکان و نەخۆشخانەکانی شار. گەر کۆمەڵێک گەنج بێن داواکاریەک تەقدیم بکەن بڵن توی ئیسلام بەو چالاکیە ئەوە بکەن بۆیان ئەنجام بدەن بێگومان ئێمە کۆمەڵێک خەڵکی مختەس و کۆمەڵێک گەنجی خۆبەخشمان هەیە و هەموو ئەو خەڵکانی داواکاریان هەیە لە ڕێگەی ئەو گەنجانەوە ئێمە هەوڵدەین گوێیان لێ بگرین یان بانکێشتیان بکەین و هەر پرۆژەیەکیان هەبێ ئێمە ئیشی لەسەر دەکەین و کار و چالاکیان بۆ ئەنجام دەین بەو بە پێی خواستی ئەو گەنج و لاوانە. باشە کاکبەتیار ئەوەی کە دەبینرێ ڕوحەتێکی خۆبەخشی هەیە لە ناو چالاکیانتە چیت هەیە بۆ خۆبەخشانە؟ ئێمە تقریبان 11 بۆ 12 خۆبەخشمان هەیە لە تەواوی بوارەکاندا و فەرمانی وەزارەتشمان بۆ وەرگرتوونە من یەک بە یەک سوپاسیان دەکەم دەستی ماندووبوونیان دەکوشم بەڕاستی ناتوانم بە سوپاسوانە پاداشتیان بکەمەوە چاوەڕێ ئەومە کە لە ڕێگەوەی هەوڵیان بۆ بدەم حکوومەتی یاریمی کوردستان بۆ وەزارەتەکەی خۆمان ئەگەر گرێبەستێکیان هەوڵی دامەزرانیان بۆ بدەم بۆی قەرەبووی ئەویان بۆ بکەمەوە کە 2 ساڵە لەگەڵمە خۆبەخشانە کار دەکەن و شەو ڕۆژ و ڕۆژانی پشوش ئەوانە لە خزمەت گەنج و لاوانی دەوەرەکەمانن و ئێمەش بەرهەمەکەی بۆ ئێمە یەکە کار و چالاکیەکانە و زۆرترین کار و چالاکیمان لەسەر ئاستی کوردستان ئەنجام داوە. ناوەندی وەرزشلاوان تەنسیقتان لەگەڵ شوێنێک دامەزراوەیەکی تر هەیە بۆ چالاکیەکانتان؟ دیارە ئێمە ئەو ناوەندەمان کردوتە ناوەندی ماڵی دووەمی هەموو گەنج و لاوێک هەموو ڕێکخراوێک تەواوی ڕێکخراوەکان و سنتەرەکانی دەوروبەرمان لە ناوەندی وەرزشلاوانی ڕانیە سوورمان بوونە و هەر ناوەند و ڕێکخراوێک و سنتەرێکیش و مەبەستێتی خزمەت بەگەنجکە ئێمە پێشوازی دەکەین و فەرش سویر بۆ دەخەن لە خزمەتی داین کار و چالاکی هاوبەشی لەگەڵ ئەنجام بدەین. باشە بەگشتی تو خۆش یەکێکی یاریزانە دێرینەکان کە ئەزمونێکی زۆرت هەیە ڕەوشی وەرزش بەگشتی چۆنە لە دەڤەرەکەدا دەڤەری ڕاپەڕین بەرەو پێشچوونی هەیە یان لە شوێنێک داوەستاوە؟ کۆگەشتی وەرزش لە سەراستی کوردستان لە ڕانی پێشکەوتنێکی باشی بەخۆ بینەوە ئەوەی کە زۆر زەرورە تۆپێ احتیمامی زیاتری پێ بدەین بۆی گەنج و لاوانمان بەداخەوە ساڵی 2019 بە جیاوازی گۆڵ چەند زیاوەری یانێ وەرزشڕانیە نەبوو ئەم قۆناغا سەرکەوێ بۆ پلەیەکانی کوردستان بۆی دڵنیام کە سەرکەوێ بۆ پلەیەک سەردەکەی بۆ نایەبی کوردستانیش لە بواری کچان و تایکواندۆ کێکبۆکس و کۆنفۆ و هەموو بوارەکانی تری لاوان لە بواری وەرزشی لە پێشەنگین لە کوردستان ئەوەی ماوە تۆ پێش احتیمامێکی زیاتی پێ بدەین بە هەموو لایەکمان بۆی بتوانین زیاتر گەشە بە بواری تۆ پێ بدەین. باشە لە ماوەکانی ڕابردوو ینی بە شێوی بەردەوامەمە هەیە لە دەڤەری ڕاپەڕین گەنجمان هەیە لەسەر ئاستی وڵاتان لە لەش جوانی خەڵات دەبا لە بابەتی تر لە هەموو ئەوانەدا هەوڵتان نەداوە ئەمانە هەموو کۆ بکرێنەوە لانی کەمی توانن دەستگیرۆ یان بکەن یان بەهۆی قەیرانی داراییەوە تواناکەتان لە ئەوەندەیە؟ باوەڕکە کاکوونەر ئەوەندەی ئێمە لە تواناماندایە ماگانە بڕێک نەسریە چەند مانگ جارێک نەسریەمان بۆ دێ بەداخەوە ئەو پۆستەکە ئێمە وەرمانگرتووە لە کات و ساتێکدا هاتووە کە قەیرانی داراییە ئەوەی هەوڵمان داوە زیاتر توانا و بەرجەستەکردنی ئەو گەنجانە و بەهرەمەندانوی خۆبەخشە زیاتر و لە ئایندەدا ئێمە ئەوەی دەتوانامان دەوێت بۆیان دەکەین دەتوانین پێشوازیان بکەین ڕێزلێنانیان بۆ بکەین نهانیان دەین و بە دڵنیاییەوە کۆمەڵە گەنج و لاو هەیە لە دەڤەرەکەمان لەسەر ئاستی وڵاتانی جیهان بەشداری خولەکانیان کردووە بەتایبەت لە هێزی لەش و تایکواندۆ کۆنفۆ و یاریەسیانەکان و ئەو گەنجانە زەرورە ئیتیمامی زیاتریان پێ بدەین و لە ئایندە دڵنیا بە هاوکاری زیاتر دەکرێن بۆی توانەکانیان بەرجەستە بکەن. بۆ 2020 بەنیازی چین؟ کۆمەڵی کار و چالاکی نوێمان لە بەرنامەدایە لە ئایندێکی نزیک ڕای دەگەێنین زیاتر گفتوگۆ و مشارەکەی کۆمەڵی خەڵکی مختەسی پێ دەکەین بۆی ئەو کار و چالاکیانەی کە لە 2019 ئەنجاممانداوە هەوڵدەین کۆمەڵی گۆڕانکاری زیاتی تێ بکەین لەگەڵ خواستی دەڤەرەکەی بێتەوە بۆی ئێمە خزمەتی گەنجانی پێ بکەین.
باشە کۆی ئەو خەمەی کە هەیە خەمی گەنجانە بەگشتی خۆت باسکە لە چالەکان مەسەی مادەی هۆشبەرە مەسەی کۆچکردنە ینی هەموو ئەوانە نابنە ئەنی نابێت هۆکاریەوەی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر هاوکاری ئەو دامەزراوانی وەکو ئێوە بکات تا زیاتر بتوانن چالاکی بکەن تا زیاتر هاوکاری تامکە زیاتر ناتوانن لە خزمەتی گەنجاندا بەڕێوەبەتی گشتی لاوانی هەرێم کاک جەمال حوسێن زۆر ئێتیمان بە بوارێتدا و ئێمەش بەشداری کۆمەڵێک وەرکشۆپ سیمینارمان کردووە کە بە هەماهەنگی بەڕێوەبەتی لاوانی یونیسێف ئەنجامیدا لە هەولێر هەموو من قسم لەسەر هەری کەس و قسەمان لەسەر دەڤەرەکەی خۆمان کردووە من زۆر قسم لەسەر دەڤەرەکەی خۆم کرد بەڵێن دراوە لە ئایندەدا زیاتر لەو بوارەدا کار بکرێت بە تایبەت مەسەلەی مادەی هۆشبەر و ئەو کەفتریانەی کە مەسەلەی نێرگەلە ئەوانە کۆمەڵێک مادە هەیە لەگەڵی بەکار دەهێنرێ بۆی هەوڵدەین ڕێگە لە ئەوەی بگرن و توانای گەنجانمان بە فێرۆ نەچێ کۆمەڵە گەنجمان بەداخەوە لە خشتە براون هەموو هەوڵەکمانەوەی ڕێگری لەوەی بکەین لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان دەڤەرەکەمان ینی حکوومەتی هەرێمی کوردستانی دەبێت زیاتر ئیمکاناتان بۆ دابین کە دەتوان زیاتر چالاک بەڵێ بێگومان ئێمە داوامان لێکردووە لە پلانی ساڵانەمان داوای هەم کاروسەلاکەکانمان ناردووە کە داوامان لێکراوە لە بەڕێوەبەتی گشتی لاوان وەزارەت و داوای کۆمەڵی نەسریەشمان کردووە لە شێوەی منحا بەوەی بتوانین زیاتر خزمەتی گەنج و لاوان دەڤەرەکانی خۆمانیان پێ بکەین باشکار بکتێ هەر گەنجێک پرۆژەیەک دەرخستەیەکی هەبێ بۆ ئێوەی بێنێ ئێوە ئامادەن دەستگیرۆی بکەن هەر گەنج و لاوێک پرۆژەی هەیە ئێمە توانای ئێمە ئەوەیە پرۆژەکەی هاوپێسکەین و بۆی بەرزکەین و بۆ سەروی خۆمان بە دڵنیایەوە بۆی بەرز دەکەین و پشتگیری دەکەین و ئێمەش بە خۆمان بۆی دەگەێنین بۆی بتوانین ئەو پرۆژەی قبول بکرێ و هاوکاری بکرێ دوا قسەتان دوا پێیانتان چی وڵا هیواداری حکوومەتی هەرێم سەروی خۆمان زیاتر ئاور لە ئێمە بداتەوە لە ناوەندەکان ئێتیمامی زیاتری پێ بدا و هەموو پێداویستیانەیە کە لە ناوەندەکان هەیە کۆنا بە کوالێتی نوێەوە بێت بۆی ئێمەش بتوانین زیاتر خزمەت و گەنج و لاوانی دەڤەرەکانی خۆمانی پێ بکەین خۆش بێت بەڕێز بەختیار حەسەن لێپشاوی ناوەندی وەرزش و لاوانی ڕانیە سوپاس بۆ زانیاریەکانت بەڵێ ئێمە تەواوی زانیاریەکان بوو لەسەر کۆی چالاکیەکانی ساڵی 2019 ناوەندی وەرزش و لاوانی ڕانیە و کاک بەختیاری ژاماژەی پێدا بێگومان بۆم ساڵیش بۆ 2020 کۆمەڵێک پلان و بەرنامە و چالاکی تری جۆرا و جۆر هەیە بۆ خزمەتی گەنجان بەگشتی لە سنووری قەزای ڕانیە دەگەڕێمەوە لەوە بەڵێ سپاس بۆ هاوکارمان هونەر کە بە شێوەیەکی زانیاریەکانی یانێ دەربارەی ئەو پلانانەی کە ناوەندی وەرزش و لاوانی ڕانیە ئامادەیان کردووە بۆ ساڵی نوێ بەڵێ ئازیزانم ڕۆژانە ئێمە لە ناو بڕگەکانماندا بڕگەی یۆگامان هەیە وەک ئەزانی هەنێک کەس هەیە یۆگا وەکو وەرزشێک سێر ئەکا بۆ ئارامکردنەوەی دەرونی و هەنێکی کەسی تریژ وەکو وەرزشێک ڕۆژانە ئەنجامی ئەدات ئێمە ئەمڕۆ بڕگەی یۆگامان هەیە ئێوە کۆمەڵێک جوڵەی تێدایە بابێ کۆبینەری بین و دواسر بەردەوامە بین. خۆشحاڵم کە لە بەرنامەی چوارەم بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە ئەمە چەند شتێک لەسەر هاتنە ناو وڵاتی ئێمە کەی سەرەتا یۆگا هاتوتە ئێرە لەوەیە یەکەم دامەزراندنی یەکەم ناوەندی یۆگا لە ساڵی 1999 بوو بێت بەڵام مانای ئەوە نییە کە یۆگا پێشتر لە کوردستان کە نەبوو بێت یۆگا زۆر لەوە پێشتریش کە لە کوردستان و لە عێراق بووە بەڵام وەکو ناوەندێک کە نەبووە ساڵی 1990 یەکەم کۆمەڵە یەکەم ناوەندی یۆگا دامەزراوە و بۆ ئەو سەردەمە کە قورسێتێکی زۆری هەبوو بە حکومەوەی کە کەسانێک زانیاریکی دروستیان نەبوو لە سەر یۆگا بە حکومەوەی کە خەڵکانێکی زۆر ڕاستەخۆ یۆگایان ئەبەستەوە بەدینەوە بۆ خۆی قورسێتێکی زۆری هەبوو بەڵام ساڵ لە دو ساڵ ئەو چالاکانی کە ئەو کۆمەڵەیە بە ئەنجامی گیان جێگەی خۆشحاڵی بوو بۆ وڵاتەکەمان و بۆ شارەکەشمان لە هەمان کاتدا کە یۆگا ئاچوو ئاستێکی زۆر باش و تا گەیشتۆتە ئەمڕۆ کە خەڵکانێکی زۆر باش سوود لە یۆگا بینن و ئەوەی کە هەیە لە ئێستەی کوردستانە کیفایەت نییە لە ڕاستیە ئەکرێ لە هەر شارێکی هەرێمی کوردستان و لە عێراقیشدا چەنەها ناوەند و سنتەری یۆگا هەبن بۆ بڵاوکردنەوەی زانستی یۆگا بە پێی و تەجروبانەی کە خۆم بینیمە چ سەر بۆن من لە وڵاتێک وەک هیندستان بووم و کە لەوێ دراسم خوێندووە ناتوانین مقارنە بکەین
یۆگای وڵاتێک یۆگای جێگەیەک بە جێگەیەکی تر. تۆ بۆ کەسێک کە یۆگاکە پێویستە ڕێچکەیەکی هەبێ ڕێگە و ڕێبازێکی هەبێ و لەسەر ئەو ڕێچکە و ڕێبازە گەشە بۆ ڕێگە و ڕێبازە بدا کە دروستی کردو. بۆ نمونە من کە وەکو ئەندامێکی ئایلی ساتێنەندا لێرە یۆگا دەم و یۆگا ئەڵێمەوە ئەو پەیامێک کە لەسەر و ترادیشنەیە من هەوڵە دەم لێرەوە بیگەێنمە زۆرینەی ئەو کەسانی کە دێنە لام و لەو بەرنامە لەم بەرنامانە شابیانک بیگەێنمە زۆربەی بیسەر و بینەرەکان. لە زۆرێک لە وڵاتەکانی جیهان چەنەها جۆر بەش لە یۆگا هەن بەڵام هیچ کامێک لەو بەش و یۆگانێک کە ئەکرێت بەڕاستین دروستکەنین چونکە بۆ یەک دانەمە بەست بەکاردێت یاخود ئەکرێ بڵێم دروستکراوی بیری ئینسانە ئەشێت لایەنێکی جەسەدی دەرونی باشکە لایەنەکەی تری عقلی ئینسان فەرامۆشکە و یۆگایەکی کامڵ دروست ئەوەیە کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر هەر چوار بەشەکەی ناو ئینسان هەبێت و بیانگەێنێتە هاوسەنگی. بۆیە دروستین یۆگایەگەوەی کە تۆ لەسەر ڕێچکەیەک و ڕێبازێکی دروست هەوڵ بدرێت یۆگا بکرێت. لێرە چەند جوڵەیەکی تر بە ئەنجامە گەێنین کە ئەمانە گرنگترین جوڵەکانن بۆ دەستپێکێکی ڕۆژێکی نوێ. قاچەکانت پێکەون دەستەکانت بەم شێوەیە قفڵکە بە شێوەیە کە پشتی دەستت لەسەر تەوقی سرە خاڵێک لە بەرامبەر دیا لە زەوی دیاریکە بۆ هێشتنەوەی تەرکیز و هاوسەنگی پێویستە دەست ریلاکس بێ هیچ کرژێک پێویست ناکە هەبێت لە خۆڵە. ئێستا هەموو پێکەوە وەک ئەوەی لەسەرەوە شتێک ڕاتکێشێت لە هەمان کاتدا دەستەکان بەرز دەکەیتەوە و لەسەر نوکی پێکانەوەستی هەموو پێکەوە ژمارەیەک دەست بۆ سەرەوە لەگەڵ هەناسە ئاڵمژین و لەگەڵ هەناسەدانەوە دەیتەوە باری ئاساوی دەستەکان دەخەیتەوە سەر تەوقی سەر ژمارە دوو هەمان شێوە لەگەڵ هەناسە ئاڵمژین کەمە یارمەتێکی زۆر باشی تەندروست هێشتنەوەی بربڕەکانی پشتمانەدەن و بێرەوە باری ئاسایی ژمارە سێ جارێکی تر بۆ سەرەوە و بێرەوە باری ئاسایی هەناسە هەڵمژین بۆ سەرەوە هەناسە دانەوە خوارەوە تەواوی لەش پێویستە بکشێ هەناسە هەڵمژین سەرەوە هەناسە دانەوە خوارەوە. ئێستا هەموو بەلای ڕاستی لەشە بەڕێکی ئەنوشتێنەوە دەست پێ بکە لەگەڵ هەناسەدانەوە بۆ لای ڕاستی لەش هەناسە هەڵمژین سنتەر هەناسەدانەوە لای چاپ هەناسە هەڵمژین سنتەر هەناسەدانەوە لای ڕاست هەناسە هەڵمژین سنتەر هەناسەدانەوە لای چاپ هەناسە هەڵمژین سنتەر هەناسەدانەوە لای ڕاست سنتەر لای چاپ سنتەر لای ڕاست سنتەر لای چاپ سنتەر لای ڕاست سنتەر لای چاپ سنتەر. زۆر باش دەستەکان داگرە بێرەوە باری ئاسایی چاوەکان داخراوە هەناسەیەکی قوڵ هەڵمژە و هێواش بیدەرەوە. ئێستا پێش و دوای یەکتر بۆستن بۆی کە دەستەکانتان بەر یەکتر نەکەوێ ئێوە بێنە پێشەوە دەستەکانت لە لاکانەوە بەرز کردوتەوە قاچەکانت کەمێک زیاتر لە شانەکانت کراوەیە هەوڵ دەین جوڵەیەکی سوڕاندنی کەمەر بە ئەنجامە گێنین هەموو بەلای ڕاستی لەشە واتە دەستی ڕاست بۆ کەمەر دەستی چەپ لەسەر شانە بۆ لای ڕاستی لەش پێشەوە لای چاپ پێشەوە لای ڕاست
پێشەوە هەمیشە پێویستە خاڵێک دیاریکی لە دواتەوە ببینی لای چاپ پێشەوە لای ڕاست پێشەوە لای چاپ پێشەوە ئێستا بیکە بە داینامیک ڕاست چەپ ڕاست چەپ زۆر باش بێرە و باری ئاسایی دەستەکان داگرە قاچەکانت بێنەرەوە یەک چاوەکان داخراوە هەناسەیەکی قوڵ هەڵمژە و هێواش بیدەرەوە ئەمە ژوانەی ئەمڕۆ تا بەرنامەیەکی تر هەر لە ئارامیە بن. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین بەو هیواین کە ئێوەش ڕۆژانە ئەم جۆرە وەرزشە دووبارە بکەنەوە لە ماڵەکانی خۆتانە تا ئەم جۆرە وەرزشە ببێتە هۆکارێک بۆ ئارامی دڵ و دەروونتان وەک ئەزانین کە کۆمەڵە کەس ئەم وەرزشە وەکو وەرزشێک ئەبینێت کە ڕۆژانە ئەنجام ئەدرێ بەڵام هەنێک کەس وەکو ئارامکردنەوەی مێشک و دەروون ئەیبینێت بۆ هیواین کە ئێوەش ڕۆژانە لەگەڵ بڕگەی یۆگادا ئەم جوڵانە دووبارە بکەن و سوودی لێ بوەربگرن. بەڵێ عزیزانم کۆی پرۆگرامی ئەمڕۆمان وەکو وتمان لا دوو تەوەری سەرەکی پێکدێت. تەوەری یەکەممان و سەرەتامان قسە و گفتوگۆکین لەبارەی مۆزەخانەکان و شوێنە کللتوریەکان و کاریگەریان لەسەر ڕاکێشانی گەشتیار و دەوڵەمەندکردنی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان وەک ئەزانین لە کوردستان و لە شاری سلێمانیش بەتایبەتی کۆمەڵک شوێنی کللتوری و جوانمان هەیە و دەوڵەمەندن بە شتە کللتوریانی کە لە ناویاندا هەیە. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکین لەبارەوەی کە چی بکەین بۆی ئەم شوێنانە پەرە پێ بدەین لە هەمان کاتیشدا ئەو شت و مەکانی کە تێدا چۆن بتوانین بیان پارێزین و چۆن بتوانین لە ڕێگەی ئەم شوێنانەوانێ گەشتیار بۆ هەرێمی کوردستان ڕابکێشین. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە ئەچینە سەر تەوەری دووەمان. تەوەری دووەمان قسە و گفتوگۆکین لەبارەی خۆپاراستن و لەو نەخۆشیانەی کە لە ئێستادا هەیە وەک ئەزانین هەموو کات وتمانە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکین لەبارەی ئەو نەخۆشیانی کە لە ئێستادا هەن بەتایبەت نەخۆشیە ترسناکەکان وەک ئەزانین کە لە ئێستادا گەرسەندانی نەخۆشخانەکان بکەین کۆمەڵی خەڵکی زۆر توش بووی ئەم نەخۆشیانن و ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە خۆمان پارێزین و چ ڕێگەیەک ڕۆژانە پەیڕەوە بکەین چ خواردنێک بخۆین بۆ ئەوەی کە خۆمان لەم نەخۆشیانە بەدوور بگرین. ئەمە تەواوی بەرگۆ بابەتەکانمانە بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن. بەڵێ عزیزانم ئێستاش هەواڵەکانی سەعات نۆمان هەیە با بێ کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین. کۆسڕە ڕسوڵعەلی سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر پێشوازی کرد لە ستیفن فەیگن کۆنسۆڵی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان. دکتۆر بەرهەم محەممەد ساڵح سەرۆک کۆماری عێراق لە پەیوەندێکی تەلەفۆنیدا پرسیمانەوەی هێزەبیانەکانی لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا تاوتوێ کرد. لەوبارەیەوە مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە توێتێکدا نووسێتی لەگەڵ دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق گفتوگۆی کردووە دەربارەی ڕۆڵی گرنگ و بەردەوامی هاوپەیمانی نێودوڵەتی لە جەنگی دژی داعشدا. جارێکتر لیژنەی ڕاستپێردراوی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆی یەکێتی کۆبووە و کۆبوونەوەکانی ئەو لیژنەیە بەردەوامی هەیە. دوم ڕۆژی پرسەی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان شەهید مەجید ئیبراهیم لە زیدی خۆی لە گوندی سیساوای سەربە شارۆچکەی حەریر بەڕێوە چوو. ئامادەبوونی ئەندامانی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی و ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ژمارەیەک مامۆستای ئاینی و هاوڕێ و کەسایەتیەکان لە شاری هەولێر چلەی ماتمینی مامۆستا عەبدولخالق شوانی بەڕێوە چوو. کەسایەتی دیاری ناوچەی کەندی ناوا و پێشمەرگەی دێرین و لێپرسراوی کۆمیتەی گوێری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەحمەد زاگا بەهۆی جەڵتەی مێشکەوە کۆچی دوایی کرد و لە ڕێوڕسمێکی شایستەدا لە زیدی خۆی بە ئامادەبوونی ئەندامانی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی و کەسوکار و ژمارێکی زۆر لە هاوڕێ و هاوسەنگەرانی بە خاک سپێردرا. لە شاری کەفری و بە ئامادەبوونی هاوڕێ و هاوسەنگەرانی ڕێوڕسمی چلەی ماتمینی شەهیدی فەرماندا مقەدەم سمکۆ و هاوڕێکانی بەڕێوە چوو. ئامادەبوونی ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسان لە شاری کەرکووک ناوەندی سێکۆلار کۆڕێکی بۆ هەرێک لە ئەستران عەبدوڵڵا و نزار عەبدوڵڵا و سەردار عەبدوڵڵا ڕێکخست و تێیدا بارودۆخی عێراق و گرژیەکانی نێوان ئەمریکا و ئێران و خۆپیشاندانەکانی عێراق و داواکاری خۆپیشاندەران چاوتوێکران.
کەشناسی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بۆدا بەهۆی بەرزی ڕادەی شێو بارینی بەفر و بارانەوە ئەگەر هەیە کامەودای بینین لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان کەم بێتەوە. کەشناسی هەرێمەوەشی خستەڕ و کە لە هەندێک ناوچە مەودای بینین لە 2 کیلۆمەتر کەمتر دەبێت. لە هۆڵی ڕێستۆرانتی داوە لە شاری سلێمانی بە ئامادەبوونی وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی هەرێم و نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پانێڵی کرێکارانی بیانی لە نێوان ماف و ئەرکدا بەڕێوەچوو. بەڵازانم لەگەڵتان بەردەوامین وەکوتمان تەوریەکەمان لە سەرتامان قسە و گفتوگۆکین لەبارەی کەلەپور و کللتوری کوردستان و چۆن بتوانین لە ڕێگەی ئەمانە و گەشتیار بۆ هەرێمی کوردستان ڕابکێشین و بیانکینە شوێنێکی گەشتیاری بۆ مەبەستەش. عیرفان عوسمان سەرۆکی ڕێکخراوی بژاردنەوەی کەلەپوری کورد بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە. کاک عیرفان بەیانیت باش بێ و سڵاو لەبێت. بەیانیتان باش، بەیانی بینەر و بیسەرەکانتان باش. سپاس دەکەم بەخێر هاتیت. کاک عیرفان ئەمێ سەرتا باسێک لە مۆزەخانەکان بکەین. پێویستە مۆزەخانە چۆن بێ لە ڕۆی ئەو زانستی کە هەیە و ئەو مۆزەخانانی تر لە جیهاندا هەیە؟ ئایا هەرێمی کوردستان ئەو مۆزەخانانی هەیەی هەمان شێوەیە کە لە وڵاتانی تریش هەیە؟ بەداخەوە لە ڕووی پاچی شوێنەواری کە لە پوریەوە مۆزەخانەکانمان دەوڵەمەندن، بەڵام لە ڕووی پێشکەوتنی مۆزەخانەکانی دنیا مۆزەخانەکانمان هەر لە سەرەتای سەدەکانی ساڵەکانی هەفتاوە ئەو پارچەکە لە پوریانیان ئەو شوێنەواریانە هەیە نمایش کراوە. خۆمان نزانین ئەمڕۆ تەکنەلۆژیا زاڵە بەسەر کۆی ژیانی مرۆڤایەتیە. ئەکرێ مۆزەخانەکانی ئێمەش لە تەموحی ئەوە بن کە گەشتیاران ڕاکێشن بن بە داهاتێک بۆ وڵاتەکەمان. یعنی ئەمە یەکێکە لە خاڵە ئەساسیەکانی وڵاتەکە ئێمە بێ مۆزەخانەکانمان بکرێن بە مۆزەخانەی سەردەم لە تەموحی ئەوەیان نین کە ئێستا گەشتیاران بێن ئەم پارچەکە لە پوریە شوێنەواریانە ببین. کاک عیرفان پێویستە خۆی چۆن بێت؟ ئایا لە هەرێمی کوردستان بەم شێوەیە؟ لە هەرێمی کوردستان بڵین مۆزەخانەمان زۆرن، یعنی تقریباً 11 مۆزەخانەمان هەن لە کوردستان، بەڵام لە تەموحی گەشتیارانە نین. یعنی ئێمە نەمانتوانیوە ئەم مۆزەخانانە بکەینە داهاتێک بۆ وڵاتەکەمان تا ئێستاکە لە وڵاتی ئێمە کە کەسێکی سەردانی مۆزەخانەکە بێ بەرامبەرە. ئەمە یەکێکە لە نقطەی سفری داهات بۆ مۆزەخانە، یعنی نابێ مۆزەخانەکان بەم شێوازە کار بکەن. ئەمە بزانم کە لە زۆربەی وڵاتان ئەو مۆزەخانانی هەیە گەر بە شێوەیەکی زانستیانە دروستکرابێت بێگومانە چەند بەشێکی جۆرا و جۆر پێک هاتووە. ئەمێ بزانم کە لە هەرێمی کوردستان تا چەند ئەم بەشانە بەدی ئەکرێنە ناو مۆزەخانەکاندا. بڵێن بۆ نمونە مەگەر باسی مۆزەخانەی سلێمانیکەین، مۆزەخانەیەکی دەوڵەمەنە لە ڕووی پارچی کەلەپوری یا شوێنەواریەوە. ئەم مۆزەخانەیە بە چەند سەردەمێک بە چەند قۆناغێک، یعنی لە قۆناغی بیدایەتی مرۆڤایەتی چاخی بەردین بۆ قۆناغەیە تێپەڕێ هەتا ئاگاتە ئەو قۆناغی کە مرۆڤ ئاشنا بووە بە نووسین یان بە دۆزینەوەی پێشکەوتنی ژیانی خۆی. ئەمە لەم ڕۆ بەڵام گرینگە مۆزەخانەکانمان پێشکەوتن، بەڵام لە ڕووی تەکنەلۆژیا و تازەکردنەوە و سەدەی 21 ئەم مۆزەخانانە بۆ ئێستا نابن. ئەمە یەکێکە لە هەرە خاڵە لاوازەکانی مۆزەخانەکان. ئەمە بزانم کە ئەو شتومەکانی کە لە ناو مۆزەخانەکاندان تا چەند شتومەکێکی زۆرن، تا چەند ئەو مۆزەخانانی کە هەمانن دەوڵەمەندن بەم شتومەکانی کە هەیە؟
مۆزەخانە بەوە پۆلیۆن ناکرێت تۆ لە ڕووی پارچەوە دەستنیشانێکی یعنی زۆر جار پارچەیە کە لە پوریا شوێنەوار یعنی شایستەی مۆزەخانەیەک یان چەند پارچێک بەڵام ئەمە لە وڵاتەکە ئێمە تایسە بەم سیستمە ئیش نەکراوە یعنی حکومات ئەبێ ئێستا لەمە دووە بۆ نمونە ئێمە ماڵی کەسایەتەکانمان هەن بۆ منە لە سلێمانی ماڵی پیرەمێردمان هەن ماڵی سۆفی کەریم ماڵی سۆفی ئەبێ یان بیناگەیشە مەحمومان هەیە ئەکرێن ئەمانە بکرێن بە خانووی جوان بکرێن بە مۆزەخانەی تایبەت بەم کەسایەتیانە گرنگ نییە چەند پارچێتیە گرنگ ئەوەیە ئەو زاتانە ئەو کەسایەتیانە کە لە وڵاتەکەمان بوون یان بۆ منە قەڵای هەولێرمان هەیە کۆمەڵی بینایی جوان و دانسقە و نۆژەنی جوان کراونە تو ئەکرێن بکرێن بە مۆزەخانەی جۆرا و جۆر بۆی گەشتیاران سوودی لێ ببینن بەڵام ببێتە داهاتێک بۆ وڵاتەکەمان ئەمە زۆر گرنگە ئێمە بتوانین لە ڕووی مۆزەخانەکان و داهات بۆ وڵاتەکەمان هەلیکار پیاکەین بۆ گەنجام توان خەڵکێکی زۆر کاری تیا بکەن بێ بە داهاتێکی باش بۆ نیشتیمانەکەمان بگومان ئەی لە ڕووی پاراستنی ئەم شتومەکانی کە هەیە لە ناو مۆزەخانەکاندا وەگەزین کە لە وڵاتانی جیهاندا هەر کاتێک کە شتومەکێکی نوێ ئەدۆزرێ سەوانەیە پارێزگارێکی زۆری لێک لە شوێنێکی تایبەتدا ئەندرێت وە ڕۆژانە گەشتیار و هاوڵاتیانی ئەو شارە بێگومان سەردانی ئەکەن بۆ بینینی ئەچن ئەمە بزانم کە لە هەرمی کوردستان ئەو شتانێک کە ئەدۆزرێنە ئەو شتانێک کە ئێستا لە مۆزەخانەکانماندا بوون یان هەیە ئایا بە چ شێوازێک پارێزراون ئەو شێوازەی کە پارێزراون پێی شێوازێکی ڕاستە ئەو شێوازەی هەڵگرتنی ئەو پارچانەی کە ئەدۆزرێنەوە و بەشێکی نمایشەکرێن و بەشێکی لە کۆگاکانە هەڵەگیرێن لە ڕووی زانستیەوە کێشەی نییە تا ئێستا بەڵام خۆی گرنگی لەوەیە ئێمە بۆ منە لە 1000 مێر ئەشکەوتی 1000 مێرمان هەیە یان بڵێن لە بێستان سوور شوێنێکی مێژووی کە ئەدۆزرێتەوە تۆ گرنگن ئەمانە بکەی بە مۆزەخانە بۆ منە بۆ ئێمە کێشەکە ئێمە ئەوەیە مۆزەخانەکان و شوێنەوارەکان چۆن سوودیان لێ ببینی ئەمە زۆر گرنگە تۆ لە ژێر خاکە دەریێنیت جارێکەکەی خەیتەوە ژێر خاگەیان لە کۆگایەکە هەڵێکدی بەڵام تۆوەرە چەندەها مۆزەخانەی پێ دروستکە ئەمە زۆر گرنگە بەڵام لە ڕووی ئەو پرسیاری جەنابەت کە ئەم پارچانە لە ڕووی زانستیەوە هەڵەگیرێن هیچ کێشەیان نییە مۆزەخانەکان لەو بابەتە ئەو پارچانە بەشێکی نمایشەکەن بەشێکی کەش هەڵەگیرێت و بە شێوەیەکی زانستی بەڵام خۆی گرنگە ئێمە مۆزەخانەکان پۆلیانکەین لە هەموو دنیاەوە مۆزەخانەی شوێنەواری جابێ مۆزەخانی کەلەپوری ئێستا لە سلێمانی ئەم بابەتە یان ئەم پۆلیان کراوە بۆ منە مۆزەخانی ئەم نەسوورەکەمان هەیە یادەوەری ئەوەیە کە میلەتەکەمان چی نەهامەتێکی بەسەر هاتووە مۆزەخانی سلێمانیمان هەیە بۆ چەند هزار ساڵی ژیانی مرۆڤایەتی کە لە کوردستانە چۆن بووە خۆشبەختانە مۆزەخانی کەلەپوری کوردمان هەیە لە ئوتێلفەرە مێژووی ئەو نەتەوانە ئەجارەتەوە کە لە شاری سلێمانیە بوون بۆ منە جووەکان کریستیانەکان ئەمە لە ڕووی مێژوویە بۆ ئەو گەشتیارانەی کێن زۆر گرنگە تۆ پێیان بناسیێنیت کە میلەتەکەی ئێمەش میلەتێکی زنوو بووە یان تۆ کە خانوویی کەلەپوریەکەی بە مۆزەخانە مێژووی 200 ساڵە یا 100 ساڵە ئەمە زۆر گرنگە چکم نابێ بینای پێشکەوت و ئەوان خۆیان دیزاینەکەیان کردووە ڕاستە ئەمێ بزانم خەڵکی تا چەند هاوکارتانن بۆ هێنانی ئەو شتومەکانی هێرێنە ناو مۆزەخانەکان ئەمێ بزانم کە کاتێک کەسێک شتێک ئەدۆزێتەوە یا شتێکی لە کۆنەوە بۆ بەجێماوە ئامادەی ئەوەی تیا بهێنێتە ناو مۆزەخانەکان و نمایشی بکات دیارە ئەمە یاسا ڕێگەی بۆ ئەمە داناوە یاسای 2002 حکوومەتی عێراقی ئەو کەسێک کە پارچەیەکە لە پور یا شوێنەوار ئەدۆزێتەوە یان پارچەیەکە لە پوری لە ماڵەوە هەیە ئازادە بیا بە حکوومەت بەرامبەر بە بڕێ بە پارە بەنسبەت کە لە پور بەڵام شوێنەوار ئەبێت لە ماوەی 24 ساعتا بیا دەوڵەتی لێ ئاگادارکاتەوە چکم مڵکی هەمووانە مڵکی هەموو مرۆڤایەتیە شوێنەوار کە شوێنەوارێک لە سلێمانیە مڵکی تەنام شارە نییە یا لە هەولێرە مڵکی کۆی مرۆڤایەتیە چکمە بۆ چەند ساڵێک چەند سەدێک پێش ئێستا گەڕێتەوە بەڵام خۆشبەختانە کە ئێمە مۆزەخانەی کەلەپوری کوردمان کردەوە لە ئوتێلفەرە لە ساڵی 2015 هاوڵاتیانی خەمخۆری شاری سلێمانی پەیتا ئەو پارچە کەلەپوریانێکە هەیان بوو پێشکەش بە مۆزەخانەکان یعنی مامۆستایەکی ئاینی چەند دەستخەتێکی دانسقەی خۆی پێشکەش بە مۆزەخانەکە کردووە ئەمە ئەو جێگەی ئومێدە ئێمەش بە ئەمانەتەوە وەرمانگردون و نمایشمان کردووە پیشانی گەشتیارانی ئەمەوێت بزانم کە ئەو گەشتیارانی یەنە هەرێمی کوردستان تا چەند یەنە ناو ئەو مۆزەخانە و ئەو شوێنە کللتوریانی کە هەیە لە ئێستادا ئەمە بزانم کە تا چەند سەردانیان هەیە تا چەند خەڵکی ڕێنوێنیان ئەکەن بۆ ئەوەی کە بێنە ئەوێ مخاڵێکی زۆر باش بوو کە تۆ باست کرد
یعنی ئێمە بۆ منە ئەم گروپە گەشتیاریانە هەن تا ئێستا ئەم گروپە گەشتیاریانە کۆنتاکیان لەگەڵ ئەم مۆزەخانەیان نییە کێنە ئەم وڵاتی ئێمەوە نان بۆ مۆزەخانەکان یعنی ئەمە خاڵێکی ئەساسیان ئێمە برۆشۆرێکی زۆرمان نییە دلیلی شوێنەواری زۆرمان نین لە فڕۆکەخانەکان لە ئوتێلەکانە دانرێن کە ئەم گەشتیارانەیان بێن سوود لە مۆزەخانەکان ببینن. ئەی باشە بۆچی خۆی یان مۆزەخانەکان بۆ نمونە ئەو شوێنە کللتوریانی کە هەیە خۆیان دلیل بڵاو ناکەنەوە کە ئەم شوێنانە هەن و بوونیان هەیە و پێویستە گەشتیار و خەڵکیش سەردانیان بکەن. خۆ دزانی وڵاتەکە ئێمە بە قەیرانێکی سەختا تێپەڕی مۆزەخانەکانش کە داهاتیان نەبێت چۆن بتوانن ئەو دلیلانە دروستکەن خۆتەزانی بجێوێ ئەمانە لە ڕووی زانستیەوە بێ بیسەلمێنی کە ئەم پارچانە چۆنن خەبیر و دکتۆرەکان بێن بیسەلمێنن ئەم پارچانە بە سێ زمان تەرجمە بکرێ بە ئینگلیزی کوردی و عەرەبی یعنی تا ئێستا کراوە شتی دلیل بڵین نەکراوە کراوە بەڵام لە تموحی ئێمەیان نییە ئەوە نیەت بۆ نمونێسا کۆمەڵە گەشتیاریان سلێمانی هەر نازانن لە کفری بڵێن لە کەلار مۆزەخانە هەیە جوانترین مۆزەخانەی لێکراوەەوە یان نازانن لە سلێمانی چەند مۆزەخانەیە نازان ئەم نەسوورەکە تۆ گرنگە ئەمانە هەمووی ئەم بە تایبەتی برۆشۆرێک هەبێ بۆ مۆزەخانەکان یان بۆ نمونە گەشتیار بابێ بچێ سەردانی قسقاپان کا سەردانی 1000 مێتکە هەم لادیەکانە بژێنەوە هەم بنە داهاتێک بۆ لادیەکان خەڵسوودیان لێبینێ ناوچێکی گەشتیاریە بژێتەوە بەڵام لە کوردستانە تا ئێستانە ئەمانە ئەم خاڵانە جێبەجێ نەکراوە بەڵام جێی ئومێدە ئێمە وەکو ڕێکخرا و چامان بە بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزار کەوت بەڕێز وەزیری شارەوانی چەند خاڵێکمان پێوت کە مۆزەخانەکان نەبوون بەداهات کاک ئێرفانەگەڕێم وەلای بەڕێز دەستەکانە خۆش بێت بەڵێ ئازیزانم ئێستاش پامنێرمان کاروان لە هەولێرەوە زانیاریمان ئاەتێ دەربارەی ڕاگەیاندنی تیر و پشکی حاجیان بۆ ئەم ساڵ کە کۆنگرێکی ڕۆژنامەوانیەوە بەڕێوە ئەچێت لە ساڵی 2020 تیرپشک بۆ ئەو ناوان دەکرێت ئەوە بەڵێنەکەی خۆمان بەجێگەیاند و ئەم ساڵ هیچ ناوێک لە هەرێمی کوردستان تۆمار نەکراو و بڕیاری دیداری حەج لە 19/12 تیرپشک بۆ ناوی حاجیانی ئەم ساڵ 2020 بە پشتیوانی خوای گەورە و بە هیمەتی بەرپرسان ساز دەکرێت. بەڕێزان پێش دەستپێکردنی وردەکاری پرۆسەکە و خستنەڕووی زانیاریەکان داوا لە برای بەڕێزمان شێخ قاسم ڕەسوول بەرزنجی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان داوا لە بەڕێزان دەکەین فەرمێت بۆ خستنەڕووی چەند زانیاریەک دەربارەی پرۆسەکە. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان ئەندامانی پەرلەمان مامۆستا کاک دکتۆر عەبدوڵڵا سەرۆکی مەکتەبی تەنفیزی یەکێتی زانانی ئەن ئیسلامی و جێگرەکەی مامۆستا مەلا جەلال دەستگاکانی ڕاگەیاندن هاوڵاتیانی خۆشەویست زۆر سوپاسی بەڕێستان دەکەین بۆ ئامادەبوونتان لەم دانیشتنە بۆ ئەنجامدانی پرۆسەی تیر و پشک بۆ حەجی وەرسی ئەم ساڵ 2020 بەر لە دەستپێکردنی پێم خۆشە بۆ بەڕێستان هەندێک خاڵ ڕوون بیتەوە طبیعی ئەو دیدارەی مەڵا ئازانم لەگەڵتان بەردەوامین و کوتمان ئەم تەوەرەمان قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە چۆن بتوانین لە ڕێگەی مۆزەخانەکانەوە شوێنە کللتوریەکان گەشتیار بۆ هەرێمی کوردستان ڕابکێشین. کاک ئێرفانەگەڕێمەوە لای بەڕێزت باسمان لە ڕاکێشانی گەشتیار کرد بە بۆنەی ئەو شوێنە کللتوری و مۆزەخانانی کە هەن لە هەرێمی کوردستان پێویستە چی بکرێت؟ پێویستە بڵێن من وەک پێم وتی لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار چەند خولێکێک ینی باسی چەند بابەتێکمان یەکەم مۆزەخانەکان بکرێن بە پارە دووەم کەرتی تایبەت بێتەناوە هاوکاری شوێنوار و کەلەپور کادیان تۆ بینایش کەلەپوریت هەیە ڕووخاوە بە چەند ساڵی بێ بە کەرتێکی تایبەت نۆژەنی کاتەوە بیکا بە قاوەخانەیان چاخانەیەکیان شوێنێکی کەلتوری جوان بۆی بێ بە داهات و چەند گەنجێکرد سوودی لێ ببین ئەمە یەکێک لە خاڵەکان دووەم ئەو لایەنانی کە پەیوەندیان بە بابەتی گەشت و گوزارەوە هەیە کۆنتاک لەگەڵ چەند کۆمپانیایەکەن هاوڵاتیان یان گەشتیاریان نە شاری سلێمانی تۆ مەفروزە ئەمە دلیل هەبێ مۆزەخانەکان جا مۆزەخانەکانش لێرە کە سەرداری مۆزەخانەکانەکەن مۆزەخانەکان ئێستا بۆ منە مۆزەخانی لۆڤەر هەر نەفرێک $7 لێوەرەگرێ هەر هاوڵاتیە گەشتیاری با ئێمە 1000 دینار بێ زۆرە بۆ ئێمە لە ساڵێکا من 16,000 کەس بێ بەلام 16 ملیۆنەکە بۆ ڕێ مۆزەخانەکەی من زۆرە
یا مۆزەخانەی سلێمانی لە ساڵێکە 5,000 کەس 10,000 کەس سەردانی بکات زۆرە تۆ ئەتوانی چەند کێشەیەکی پێ چارەسەرکرد بەڵام تا ئێستا شوێنەوار و کەلەپور لە کوردستان نەبووەتە داهات. بڵێ کاک ئیرفان باس لە کۆنتاکتی نێوان مۆزەخانەکان و ئەو کۆمپانیا گەشتیاریانی هەیە لە هەرێمی کوردستان کرد ئەمە بزانام تا چەند گرنگە بێگومان ڕێبەری گەشتیاریش هەبێت وەک ئەزانین کە کۆمپانیاکان کۆنتاکتیان نییە لەگەڵ ئێوەیە بەڵام کاتێک کە گەشتیارێکێتە هەرێمی کوردستان ئەدرێس و ناونیشانی ئەو مۆزەخانان و شوێنە کللتوریانی کە هەیە نایزانێ تا چەند پێویستە ڕێبەری گەشتیاری هەبێت بۆ ڕێگەی پیشان بات کە پێی بڵێت مۆزەخانێک هەیە لێرە و بڕۆ سێری شتەکانی بکە. دیارە خۆمانەزانین هەر گەشتارێک کە تۆ شتە سەردانی هەر وڵاتێکەکە یان بۆ منە ئێران دراسەکانە نەچی بۆ تورکیا تۆ ئەو گەشتارە تومحی لەوێ چەند شوێنەوارێک ببینێت هەر کەسە ئەگەر طبعا نێمە ناڵێ 100% گەشتیارەکان تۆ بڵێن گریمان داینە 150 بێت بەڵام ئەو ئەگەر گەشتیار بەو سیارەیە یان بۆ مشاعی کەیت 20 نەفەرە 50 نەفەرە کە دلیلێکی ڕێبەری گەشتیاری نەبێت کە پێشتر پیان نەوت بێت ئێمە ئەچین بۆ مۆزەخانەی سلێمانی یان ئەچین بۆ هەزارمێر ئەچین بۆ قسقاپان ئەچین بۆ ماڵی سۆفیکەریم یان ئەچین بۆ مۆزەخانەی چۆ ئەچین بۆ ئەم نەسوورەکە نایزانێ ئەو یعنی ئەمە ئەو لایەنە پەیوەندیداریانەی کە ئەم گەشتیارانەیە نەسلێ شاری سلێمانیەوە ئەبێت نقطەیەکی ئەساسیە ئەبێت دلیلی گەشتیاری چاکمان هەبن ئەنجا لەگەڵ ئەوەشە حکومەتی هەرێم ئەبێ مۆزەخانەکان بکە بە پارە یعنی تۆ لە بەرامبەر ئەم خەڵکەی کێت مۆزەخانەکە بەکارێنێت کۆمەڵێ شتیکە هەیە بەکارێنێ ناو مۆزەخانەکانە تۆ ناکرێ بە بەلاش ئەمانیان پێشکەشکی تۆش مەسرف دەبێت یان جاری وایە تۆ لە جەژنە خەڵکێکی زۆریەتە وڵاتەکەتەوە لە جەژنانە لە بۆنە ئاهەنگانە یەک مۆزەخانە ئێمە کراوەنی هەموو داخراون لە هەموو کوردستان ویستم پرسیارێکی تایبەتم دەرباری ئەوە هەبێت تا چەند گرنگە لەو بۆنە و جەژنانەی کە هەیە وا بکەین کە مۆزەخانەکان بێت بە شوێنێک بۆ پەیداکردنی داهات بۆ هەرێمی کوردستان 100% گرنگە تۆ شەر نییە هەر لە ڕووی ئەوەی کە سەردانی ناو مۆزەخانەکە دەکات بەرامبەر بڕێپارە سوود لەو گەشتیارە وەرگری ڕاستە گرنگە تۆ ئەم پارچە مێژوانی کە لە پوریانێ هەتە کۆپیان لێ بگریتەوە ئەم پارچانە بیانکەی بەداهات بۆ منە ئێمە با مزگەوتی گەورە لەسەر شێوەی بچووکی دروستکەین سەرای سلێمانی لەسەر شێوەی بچووکی قەڵای هەولێر کەسایەتەکانمان هەیە پیرەمێرد ئەمانە تۆدایان نەبیان کە بە پەیکەری بچووک بچووک بیان فرۆشە یان ئەو پارچە مێژوانی کە لە ناو مۆزەخانەکانە هەن یعنی ئەبن بە گەورەترین داهات ئێستا بریتیش مۆزیۆم لە بەریتانیا بە بەلاشە خەڵک سەردانیەکە بەس دڵنیا بە هەر کەسێک ئەچێتە ئەو مۆزەخانەکەیەتەوە با هیچ 60 بۆ 70 یورۆ دەکڕێت یعنی ئەمە ئەوان بە شێوەیەکی کە داهات لێوەرەگرن بەڵام لە وڵاتەکەی ئێمە یعنی بڕوات بێت تا ئێستا بڕوان ناکەم هیچ مۆزەخانەیە توانی بێتی $1 پێیاکات ئەمە نقطەیەکی ئەساسە بەڵام خۆشبەختانە من لەگەڵ وەزیری شارەوانی و گەشت و گوزار وەکو ڕێکخراو کە قسەمان کرد و باسی چەند خاڵێکمان کرد بە خۆشبەختانەوە ئێستا حکومات لە هەوڵی ئەوەیە بۆن مەسەرۆکی حکومەت سەردانی قڵای هەولێری کردو ئەمە کارێکی زۆر پیرۆزە بەلای ئێمە جێگری سەرۆکی حکومەت ئاوڕی لە کەلەپور و شوێنەوار ئەیادەوە بۆن یەکەم جارە وەزیری گەشت و گوزاریە سەردانی سلێمانی و خانۆکۆنەکان و مۆزەخانەی سلێمانیە کات جۆ لە خەم و ئازارەکانی کەلەپور و شوێنەوارەگری ئەمە گرنگە ینی بەڵێنیان ناوە کە لێرەوە دەستکەن بە پاراستنی کەلەپور پاراستنی شوێنەوار وا بکەین کە بتوانین مۆزەخانەکانمان بن بە داهات وا بکەین شوێنە گەشتیاریەکانمان بن بە داهات خەڵک سوودیان لێ بینێت هەلیکار بۆ گەنجان بڕەخسێنین ئەمە زۆر گرنگە لە وڵاتەکە ئێمە ئیشی لەسەر کرێت ئومێدەوارە من ئومێدم هەیە لەم ساڵەیە بتوانین خزمەتی کەلەپور و شوێنەوار زۆر بکرێت. کاک ئیرفان ئەو کارانەی کە لە ئێستادا حکومەتی هەرێمی کوردستان کردێت و بڕیارانی کە دەری کردووە ئەمە بزانم هیچ سوودێکی هەیە بۆ سوودگەیاندن بە ئەم مۆزەخانانی هەیە وەکو حکومەتی عێراق دیارە خۆی ئێستاکە حکومەت گەشتۆتە و قەنەعەتی کە ئێمە بینایەکی کەلەپوری نۆژە نەکەینەوە کولفەیەکی زۆری تێچێت تۆ ناکرێ هەر بە چۆڵی بیاڵیتەوە ئێسایانێ کەرتی گەشتێک تایبەت ئەم خانۆ کەلەپوریانە بن بە کەرتی تایبەت شروتەکانیان چییە ئەم بینایە بە وەکو خۆی ئەمێنێتەوە ئەمە تۆ بیناکەمان لە فۆتان ڕزگار کردێمە دوام ئەیکەین بە داهاتێ بۆ وڵاتەکە هەر خانوویەکش لە سلێمانی بۆ منە 15 خانومانێگە بیرێ بکرێ
15 کەسی ئیشی تابکە 100 کەسە زۆرە تۆ لێرەیە 100 کەس و لە شوێنێکە 100 کەس و بەنسبەت بڕیارەکانی حکوومەتی هەرێم گرنگە بڕیارەکانیان چاکات پاراستنی کە لە پۆر پێم وابێ دوێنێ پێنجشەم ڕۆژی پێنجشەم لە هەولێر کۆنفرانسیە بوو شوێنەواری بڕیاری چاکی تیادراوە بۆ خزمەتی شوێنەوار و کەلەپور ئێستا ئێمە ژۆک و ڕێکخراو توانیمانە چەند دامێک بۆ پایتەختی ڕۆشنبیری بێنین بتوانین بێتە سوود بۆ خانۆ کەلەپوریەکان ئەمانەش گرنگن حکوومەتی هەرێمەش خۆی ئێستا بڕیاریە بودجەیەکی تایبەتی بۆ قەڵای هەولێر تەرخان کردووە پێم وابێ بودجەیەکیان بۆ خانۆکۆنەکانی کفریان قشڵەی کفری تەرخان کردووە قەیسەری چکم کۆنتترین قەیسەریە لە کوردستانە بڕیارشیان ناوە چەند بودجەیەک بۆ خانۆ کۆنەکانی سلێمانیش ئەمە جێ ئومێدە ئومێدەوارین ئەم خانوو کەلەپوریانەمانیان ئەم شوێنە مێژوانەمان بەدەستی خۆمان ئیتر لەلایەن نەبن. کاک ئیرفان وەگەزانین لە کۆندا وەڵە ڕابردوو کۆمەڵێک لەو شوێنە کللتوری و مۆزەخانانی کە هەبوون بەتایبەت شوێنە کللتوریەکان بۆ نمونە قەڵاکانی کە هەبوون قەڵای شێروانە بۆ کۆمەڵێک قەڵای تر وە ئەو خانوانەی کە هەر لە کۆنۆ تا ئێستا هەن ئەڕووخانوە لە کاتی باران بارین لە کاتی تێکچوونی کەش و هەوادا زیانێکی زۆریان بەرئەکەوت ئەمەوێت بزانم کە پێویستە حکوومەتی هەرێم چی بکات تا ئەم شوێنانە پارێزێت وە ببێتە موڵکێک بۆ ڕاکێشانی گەشتیاریەوە بۆ پەیداکردنی داهاتینەتەوەی بۆ هەرێمی کوردستان. بڵێن لە کابینەی پێنجی حکوومەتی هەرێم ئەو دەمەکە عەمەرفەتاح بەشی سلێمانییان بڵێن جێگری سەرۆکی حکوومەت بوو بودجەیەکی تایبەتیان دانابوو بۆ کڕینەوە و چاکردنی خانۆ کەلەپوریەکان یعنی هەر ئەوە بوو حەڤە خانوو بۆ سلێمانی کڕایەوە قەڵای هەولێر نۆژان کرایەوە خانۆکانی کەلار و کفری بەشێکی لە فۆتان ڕزگار کران گرنگە لێرەوە حکوومەتی هەرێم بودجەیەک دانات بۆ کڕینەوەی خانووەکان یعنی سە بۆ من نمونەیەکت بێنمە لەسەر ماڵی کەریمی ئەلەکە خانوویەکە لە سلێمانی 1000 مترە مڵکی خۆیان ئەوانە نوێ بیفرۆشن ئەیکە حکوومەت لی نەکڕێ ئەم خانووە وردە وردە خۆی مێژوویەکی 150 ساڵە بۆ 120 ساڵی شاری سلێمانیە وردە وردە ئەم خانووە ڕوخێت خۆ تۆ لە ڕووی یاساییشەوە ناتوانانی ئەم خانووە لە کابرا داگیر بکەیت بە قانون مڵکی خۆیەتی تۆ ئەبێ لی بکڕیت یعنی ئێستاوە نزیکەی 6 ساڵە کڕینەوەی خانوو وەستاوە لە کوردستان بەعام. کاک ئیرفانۆک و دوا پرسیارم وەکو خۆش پێت خۆش بوو ئەمێ پرسیاریەوە لێ بکەم کە بۆچی مۆزەخانەی سەرا نەکرا بە مۆزەخانێکی کللتوری. دیارە ئێمە وەکو ڕێکخرا و لەگەڵ بەڕێز بابەکردڕەیی لەگەڵ پارێزگای سلێمانی بە لەگەڵ مۆزەخانەی سلێمانیش یەکێک لە گەورەترین خاڵەکان ئەم شوێنە ساخ نەبووتەوە کە مڵکی چێ ڕۆژێک مڵکی وەزارەتی ناوخۆیە ڕۆژێک عیدی شارانی و گەشت و گوزارە ئەمە طبعاً بۆ سلێمانی پایتەختی ڕۆشنبیری شوێنێکی وا جوان ئەوە لە زۆر بکرایەتە مۆزەخانە و بمانتوانێت بەلایانی کەمە ئەو مۆزەخانەی هەلیکار بۆ 25 کەس دابینەکەات ئێستا ئاوە بە چۆڵی ماوەتە ئەو بیناکە لە پوریانە خۆی یەکێک لە ئەساسەکانەوە پێم وتی کە نۆژان ئەکرێتەوە ئەبێت وردە وردە بدرێ بەکری ئەگەر نەیرێ بەکری ئەم خانوانە لە ناوەچن باران لێ سەرمان لێ بەڵام ئەگە تو یاو بەکرێ و کردە بە مۆزەخانە یان حکوومەت خۆی سەرپەرشتی کرد یان خانوویەکت کرد بە چاخانە و قاوەخانە ئەو کابرایان مستەمڕ دەستی دیاری چکمە وەک بینایك نییە بە کۆنکرێت کرا بێ قسڵ و گەچ و بەدارە ڕاکرا وردە وردە لە ناوەچن هیوادارین حکوومەتی هەرێم بتوانێت ئاوڕێکی جددی لە کەلەپور و شوێنەوارەکان باتەوە من لێرەوە دەستخۆشی لە گەلی کوردستانەکەم بەڕاستی بەرنمەکانی ژیانەوەی کوردستان یەکێکە لە پاراستنی پارچە شوێنەواری و کەلەپوریەکان بۆ نەتەوەکەمان کاریگەری زۆر چاکەیە لەبەر خۆمانی زانین کەناڵەکان یان شۆسیال میدیا چێتە هەموو ماڵێکەوە ئەو بەرنمەیەش من لێرەوە دەستخۆشی لە کارمەندەکانێکم هیوادارم بەرەو پێشچوون بچن هەر بۆ کەلەپور و شوێنەواری کوردستان بمێنن لە شتان ساق و دەستان خۆش. سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ عیرفان عوسمان سەرۆکی بژاردنەوەی کەلەپوری کوردی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە لامان بوو. بەڵێ عزیزانم ئێستاش پاملێرمان کاروان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دووهۆکەوە لەگەڵمانەیە. کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە زانیاری ڕۆژ لە دووهۆک چییە بە ئێمە ببینەرانی بگوازیتەوە.
بله کوژین دمت باش بیت سپیدا بینرین گل کردستان باش بیتن البته پارێزگە هادووکل دەست پێ دێ بەحسە کەش و هەوایکەین و پڕاستیژی کەش و هەوایکە گەلێکی ساڵە هەروەستان مژەکە دژوار ژیل پارێزگە هادووکە یا دەست پێکیری سنتەرێ پارێزگە هادووکە بارانبارینێ بەل قەزا و ناحیەن دەوروبەری پارێزگە هادووکە بەفربارینە ئەف دەمێ دوسێ ڕۆژانە بەفربارینێ دەست پێکریە بێژین بەحسێ وان چاڵاکیەن ڕێڤەبەریا گەشت و گوزارێ بکەین پارێزگە هادووکێک و ڕۆژانە جهێن گەشت و گوزاری زێدەتکەن نهادا هەژمارە جهێن گەشت و گوزاری پارێزگە هادووکە 841 جهێن گەشت و گوزاریەن و حەواندنێ و هەروەسان خارن و خارنگەهژی هاتینە دروستکردن و وەکو پەیفدارە ڕێڤەبەریا گەشت و گوزارێ دیارکردی و ئەو بزاوێتکەن وەرزێ گەشت و گوزاریە وەرزێ زستانێژی بکەنە وەرزێ گەشت و گوزاریە وەکو هاوینێ کاچاوە خەڵک قەستا جهێن گەشتیاریت کردن پارێزگە هادووکە زستانێژی داوستا قەستا جهێن گەشتیاری بکەنیان بەفرینی پارێزگە هادووکە و بزاوێن وەیەکی تێنەکردن پارێزگە هادووکە بیتە پارێزگەهەکە ڕاوشەمبیری ببورە یا گەشت و گوزاری کوژین ئەڤ زانیاریان گەشت و گوزاریە بوون بینە سەر زانیاریان ڕێڤەبەریا هاتنۆچوونێ پارێزگە هادووکە 24 دەمژمێرên بوریدا 6 ڕیدانên هاتنۆچوونێ هاتینە تۆمارکردن شوان 6 ڕیدانان دوو بریندار هەبووینە هەروەستان 24 دەمژمێرên بوریدا ئەف ڕیدانە دوو گیانج دەستدان هەبووە بێژین کۆمەلگەها ئەڵقۆش ئەف ڕیدانە هاتینە تۆمارکردن هەروەسان بڕیارە هاتنۆچوونێک و وەزارەتە ناوخۆ ئەف بڕیارە دەرێ خستیە ئەو ژی کەفتیە بوارێ جێبەجێکردنێک و هەر شوفێڕێکی مافێهەی تڕمبێلا خۆ جامڕاش بکاتن پڕێژەسی 8 سادێ حتا 5 سادێ مافیەهەیک و جامێن تڕمبێلا خۆ ڕاش بکاتن کوژمەکی پۆرەیک و 400,000 دینارە حتا ملیۆنێک و 200,000 دینارە نابوریتن هەروەسان بینە سەر ئەو ڕیدانن و پۆلیسێن پارێزگە هادووکە بێژین تۆمارکردین ئەو ژی قەزازاخ و مخابنی و کەسێکی هێرشکریە سەر ماڵاخۆ و دایکاخۆ و برایەخۆ کوشتینە ئەویژی پشتی و پۆلیسان بزاف کردوی دەستە سەر بکەن شەڕ گەل پۆلیسا کریە تاقل گەل پۆلیسانژی کریە پۆلیسێکی بریندار بووە ئەو خۆشی بریندار بووە دەمێک و گەهاندیە نەخۆشخانە گیانە خۆش دەستدا هەروەسان کەسێکی دیتر هەر لە قەزازاخ و هاتیە کوشتن ئەوژی دەستڕێژیا گۆلێک و پشتی دیفچوونە پۆلیسان هاتیەکردن کێشەیەکە خینداری هەبوویەت ناوبەرەوەندە ئەڤەژی هەر لە قەزازاخ بووە ئەڤە بوون ئەو زانیاریین پارێزگە هادووکە کوژین دەزڤڕینە لە دەفەوە بەڵێ سپاس بۆ پامێرمان کاروان کە بە شێکی ڕاستەوخۆ لە دووهۆکەوە زانیاریەکانی لە شاری دووهۆکە بۆ گواستینەوە بەڵێ ئازان وەکوتمان تەوەری دۆمان کۆتاییمان قسە و گفتوگۆکەین لەبارەی چۆنێتی خۆپاراستنمان لەو نەخۆشیانی کە لە ئێستادا هەیە و چۆن توانین ڕۆژانە لە ڕێگەی ئەو خواردنانەی کە ئەیخۆین و ئەو جۆرە وەرزشانەی کە ئیکین خۆمان پارێزین لەم نەخۆشیانە هەر بۆ مەبەستەش دکتۆر عەبدولفەتاح هەورامی بەڕێوەبەری سەنتەری هۆشیاری تەندروستی و مامۆستای زانکۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە لامانە دکتۆر گیان سڵاو لێوێ بەیانیت باش بێت بانیە بەرزە سپاس سپاس دەکەم بەخێر هاتیت دکتۆر ئەمێ سەرەتا باسێک لە خۆپاراستن بکەین مەبەستمان لە خۆپاراستن چییە؟ خۆپاراستنێکێکە لە پرۆگرامە گرنگەکان نێوبواری تەندروستی کە لێ ڕێگەیەوە مرۆڤ لە ڕێگەی پێدانی زانیاری لە ڕێگەی پێدانی ڕاهێنان و ڕاوێژکاری بتوانێت و کەسەوا لێ بکەی زانیارێکی دروست و تاوەکو وای لێبێ قەنەعەتێکی دروستی بۆ لە ڕێگەی قەنەعەتە بتوانن سلوکێکی دروست یا سلوکێکی تەندروست تێبێ ڕۆژانە تاوەکو بیپارێزە لە توژبوون بە کۆمەڵێک نەخۆشی کە ئێستا لە دنیای پزیشکیە کە تەندروستیەکانە احتیمامێکی زۆر گرنگی پێدرێ حتا وای لێ هاتووە کە یەکێ لە ئامانجی سەرەکی هەموو سیستەمێکی تەندروستی وڵاتانی پێشکەوتوو بە ڕادێکی زۆر ئەبەسرێتەوە بە ڕادەی سەرکەوتنی ئەو سیستەمی تەندروستیە لە برەودان بە بواری خۆپاراستی تەندروستی لە ناو تاکانی کۆمەڵگەکەی ئەو وڵاتی کە بەڕێوەی ئەبا بۆیە بە کورتی بە کوردی مەسائلی خۆپاراستی تەندروستی بریتە لە تەندروستێشتنەوەی مرۆڤ تاوەکو وای لێبێت کە کەمتر دووچاری نەخۆشی ببێت هەر دیسانیش خۆپاراستن ڕۆڵە بینێ لە کاتێککە دووچاری نەخۆشیە بێت بتوانێت کارێ بکە کۆمن ڕێگەیەک چارە هەیە بیگرێتە بە تاوەکو بە زووی نەخۆشکە دەستنیشان بکات و چارەسەری بکات. بێگومان دکتۆر با سەرتا باسێک لە نەخۆشیە ئاساییەکان بکەین کە لەگەڵ وەرزەکاندا هەن دواترە چینە سەر ئەو نەخۆشیە ترسناکانی کە بوونیان هەیە
ئەمێ بزانم کە لەگەڵ هاتنی وەرزەکانی سەرما و بێگومان لەگەڵ گەرماشدا کۆمەڵک نەخۆشی هەن و هاوڵاتیان زۆرێکیان توش ئەبن. ئەمێ بزانم کە چۆن خۆمانیان لێ بپارێزین و چی بکەین کە تووشی ئەم پەتا ئەنفلۆزایانە نەبین و تەندروست بین. بەتەکید لەبیرمان نەچێت لە هۆکارە سەرەکیەکان بۆ دروستکردنی نەخۆشی یا تێکدانی باری تەندروستی مرۆڤ بریتێ لە ژینگە. ژینگەش بە ڕادەیەکی زۆر بەسراوە بە پێگاتەکان و بەسراوە بە ئاوهەواوە. بۆیە هەر وەرزێک هەر کاتێک بەهۆی ئەو گۆڕانکاری ژینگەیانی کە ڕوئەیەن ئەگەری ئەوەی هەیە کۆمەڵی نەخۆشی تازە یا کۆمەڵی نەخۆشی لەو وەرزەیە سەر هەڵبات کە بە ڕادەیەکی زۆر بەندە بە ژینگەوە. بە تایبەتی ئەوەی کە ئێستا ئەیبینین بڵاوبوونەوەیکی زۆری پەتاکانە بە تایبەتی پەتاوی وەرزیەکان لە شێوەی ئەنفلۆنزای وەرزی کە ئەم ژینگەی کە ئێستا هەیە ئەو دابەزینی پلەی گەرمەیە یارمەتی دەرێکی بەهێزە بۆ ئەوەی بتوانێت یارمەتی ئەو جۆرە ڤایرۆسە بات کە لەم ژینگەیە زۆر تەشەنە ئەکاوە زۆر گەشە ئەکات. لە هەمان کاتیشە هەرم ژینگەی واکە کەمترین مرۆڤەکان لە دەرەوە بن زیاتر لە ماڵەوە بن. زیادبوونی بەرکەوتن لە نێوان مرۆڤەکانەوە قەرەباڵغی دروستکردن لە شوێنی نیشتەجێبوونی ئەنا بێتە هۆکارە بە توشبوون بە زۆرێک لەم نەخۆشیانە کە پێیان ئەوترێ نەخۆشە وەرزیەکان واتە نەخۆشیانەی کە لە ڕێگەی کە وەرزەکان ڕۆڵێکی زۆر گرنگ ئەبینن لە بڵاوکردنەوەیان لە توشکردنی مرۆڤەکان بەتایبەتی لە شێوە پەتانی کە ئێستا هەیە. لەسەر ئەمەی ئەم پەتانە و ئەنفلۆزانی بڵاو ئەبێتەوە گەزانین کە هاوڵاتیان کاری ڕۆژانەیان ئەوەیە کە تێکەڵاوی دەوروبەرەکەیان ببن. تۆش باست لەوە کرد کە ئەمە شێوازێکە لە خۆپاراستن کە نەچنە شوێنی ئەو شوێنانی کە قەڵەباڵغە. لەم کاتەدا هاوڵاتیان چی بکەن ناچارن کە ڕۆژانە بچنە سەر کارەکانیان تێکەڵاوی خەڵکی ببن؟ خۆی مەسائلی بەرکەوتن و تعامل ڕۆژانە ناکرێت ئینسانێکی لاگیر بێت و بەتەنها لە شوێنێک بێت. لە ماڵ بەرکەوتن هەیە لە شوێنی کار بەرکەوتن هەیە لە ناو سەرکەوتن لە سیارە بەرکەوتنت هەیە لە هۆڵەکانی خوێندن بەرکەوتن هەیە ناتوانانی بەرکەوتن دروست نەبێت. بەڵام ئەوەی کە گرنگە چەند ڕێگە چارێ بگیرێتە بەر کاتێکە پێشەوەی کەسەکە دووچاری ئەم نەخۆشیانە ببێ ئەم کەپیانێت نەخۆشە وەرزیەکان لە شوێنە بۆ پەتایی کە ئێستا هەیە کە بە پەتای وەرزی ناوە برێ و لە نەویشیانە هەنێ حاڵەتی توشبوو هەبوو کە بە لە مەسائلی ئەنفلۆنزای بەراز کە بە H1N1 ناسراوە. لەم کاتانەیە سیستەمی مەناعی ئینسان زۆر گرنگە کە گرنگی پێبات. دووەم پاک و خاوێنە کەسیەکان زۆر زۆر مهمن. سێهەم کۆمەڵێک سلوکیاتی ترێک کە ڕۆژانە بیگرێتە بەر کە ئەو سلوکیاتانە بەڕادەیەکی زۆر بنەهۆی زمانی ئەوەی کە بتوانێت سیستەمی بەرگەی لەشی ئینسان بەهێز کرد هەر لە شێوازی باشخەوتێ لە شێوازی وەرزشکردن لە شێوازی بەتایبەتی مەسائلی ئارامی دەرونی کە لەبیرمان نەچێت بەتایبەتی سیستەمی مەناعی ئینسان پەیوەندیکی بەهێزی هەیە لەگەڵ باری دەرونی ئینسانە. هەموو تێکچوونێ هەموو فشارێکی دەرونی لەسەر ئینسان ئەبێت هۆی داداگرتنی مەناع بێتە کەمبوونی سیستەمی بەرگری لەش. ئەم سیستەمی بەرگری لەش کە دابنە یەکسەر هۆکارە ئەو هۆکارانەی کە لە شێوەی بەکتریا و ڤایرۆس و وردمینە زیندەوەرەکانی ترا هەن ئەکەونە هێرشکردن کەمتر مرۆڤ دەتوانێت ڕێگریان لێ بکە. بۆیە گرنگ ئەوەیە کە ئینسان باخی کتابێت وە بە تەندروستی خۆی. بەڵام کاتێک کە تووشی یەکێ لەم پەتایانە بە بەتابەتین پەتاوەردانی کە هەیە مانەوە پشوو وەرەگرێ مۆڵەت وەرەگرێت لە شوێنی کارەکەی زۆر زۆر گرنگە. دوو سوودی زۆر گرنگیە بێ. یەکێکیان خۆی پشوو وەرگرتن بێتەوەی بەرزکردنی سیستەمی مەناعە کە بێتەوە یارمەتی دوو چاکبوونەوەی حاڵەتەکە ئەیە. دوو بە ڕێژەیەکی زۆر ئەبێتە هۆی پاراستنی کۆمەڵە کەسانێکی تر کە لەمەوە وردبینە زیندەوەرەکە وەرنەگرن و توش نەبن. بۆیە لەو دوو حاڵەتەیە زۆر زۆر گرنگە کەسەکە بمێنێتەوە ئەو بەرکەوتی کەم بێت. دکتۆر باست لەوە کرد کە دابەزینی بەرگری لەش بێگومان ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک شت. ئەمە بزانم کە هەنێک خەڵک هەیە لە وەرزێکە دوو-سێ جار توشبووی ئەم ئەنفلۆنزایان و دوو-سێ جار ئەم ئەنفلۆنزایانە ئەگرن. ئەمەوێت بزانم کە ئایا ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە بەرگری لەشیان دابەزیوە؟ ئەوفرە هۆکارە بەشێکی زۆری علاقەی ئەسن بە پێگاتی بۆ ماوەی ئەو کەسەوە هەیە. بەشێکی علاقی بێت بە ئاستی بەهێزی سیستەمی یا ئاستی لاوازی سیستەمی بەرگری لەشیانەوە هەیە کە ئەمیش تەمەن دەوری تیابینێ. تەمەن هەندێجار ڕەگەز دەورە بینێ وەکوتان بۆ مامادە دەورە بینێ. پاشان ئایا ئەو کەسە نەخۆشی تری هەیە یانە؟ هەنێ نەخۆشی بە تەبیعەتی حال لە ئینسانە سیستەمی بەرگری لەش داگرن و
لەگەڵ ئەوە کە لەگەڵ بەکارهێنانی یعنی هەنێک دەرمان ئەبێت هۆی داگرتنی مەسەر احتیمال نەخۆشیێکی بە دەرمانێکی تر بەکار بێنە ئەو دەرمانە ئۆتۆماتیکن کاکات سەکەم کوونستەمی بەرگری لەش لەگەڵیشا نەمەتی ژیانی ڕۆژانی شێوازی ژیانی ڕۆژانی چەند ئەخەوێت خەو زۆر مهمە بۆ هێشتنەوەی سیستەمی مەناعە بە چالاکی بە جۆرەکانی خواردن زۆر گرنگن بە تایبەتی خواردنانی کە پێگاتەیەکی باش لە مەسائلی پرۆتینیان تایە لە ڤیتامینەکانیان تایە بە تایبەتی ڤیتامین A ڤیتامین C ڤیتامین E ڤیتامین B هەروەها وردی لە خۆراکیەکانی تر لە شێوەی ئاسن و لە شێوەی مادەی سلینیۆم ئەمانە کە لە میوە و سەوزە و لە ماسی و لە پێگاتەکانی ترە لە میوە مزرەمەریەکانە بەڕادەیەکی زۆر هەن زۆر گرنگن بۆ بەهێزکردن چالاکردنەوەی سیستەمی بەرگری لەشی ئینسان. دکتۆر باسمان لە ئەنفلۆنزاکان کرد ئەمەیە بمە سەر ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە ئەمانە چۆن بتوانن خۆیان پارێزنەوە گەزانین کە ئەم کەسانە پێویستە هەموو کات ئاگاداری تەندروستی ئاگاداری ئەو جۆرە خواردنانە بن کە ئەیخۆن ئەمێ بزانم چی بکەن بۆ ئەوەی کە بە شێوەیەکی کۆنتترۆل کراو ئەم نەخۆشیە بهێڵنەوانێ. تەمەکۆزانین ئێستا گرفتی سەردەم لە ڕووی تەندروستی بۆ مرۆڤەکان نەخۆشی درێژخایەنەکان ئەو نەخۆشیانن کە پێیانەوتێن نەخۆشیە نەگوازراوەکان ئەمە زۆربەی زۆری نەخۆشی وەرزیەکان نەخۆشە گوازراوەکان ئەوانەی کە لە ڕێگەی بەکتریا و ڤایرۆس و کەڕوو مشەخۆر وردبینە زیندەوەرەکانەوە ڕوئەیەن بەڵام گرفتی هەرە گەورە کە ئێستا یەکەم هۆکارەکانی مردن هۆکاری یەکەم دووەم سێم تا چوارەمیش لە عالەمە و بە تەقریبی لە هەرێمی کوردستانە نەخۆشی نەگوازراوەکان کە پێیانوتێن نەخۆشی درێژخایەنەکان ئەو نەخۆشیانن کە بەسراون بە شێوازی نەمەتی حیاتی ڕۆژانەی مرۆڤەوە کە پێوتێ لایفستایل ریلیتد دیسیز ئەم نەخۆشیانە خۆی بۆ خۆیان گرفتێکی تەندروستیانە کە نەخۆشیێکی درێژخایەنیان هەیە و چانسی توشبوونیشان بەم نەخۆشیانە زیاترە کە نەخۆشە وەرزیەکانە لەبەرەوە گرنگترین کارێکە بکرێن ئەم کەسانەیە بریتێ لەوەی کە کۆنتڕۆڵکردنی حاڵەتەکەی خۆیانە کە خۆیان نەپارێزن لە ماکەکانی توشبوون بەو ماکە مەترسیدارانی کە نەخۆشە درێژخانەکە دروستیەکە لە هەمان کاتیشا لەو نەخۆشیانە کە نەخۆشی وەرزین بە تایبەتی ئەو کەسانی کە تەمەنیان هەیە خۆی بە ساڵاچوون خۆی بۆ خۆی یەکێکە لە گرفتەکان کە ئەگەری هەیە بەرگری لەشی ئینسان دروستکە کە لەشی ئینسان کەمتر تەحملی ئەو پەتایانە ئەگرێت کە پەتای وەرزین لەگەڵیانە و زۆرێک لە مرۆڤە بەتەمەنەکانیش لە هەمان کاتە توشبوون بە نەخۆشیەک یان دوانیان سیان نەخۆشە درێژخایەنەکان کە ئەمانە هەتا نەخۆشێک لە ئینسانە زیاتر بێت چانسی توشبوونی بە نەخۆشێکی تر زیاترە بێت. بەڵێ دکتۆر پێویستە لە ڕووی دەرمانەوە تا چەند ئاگیان لەوە هەبێت کە لە کاتی خۆیان دەرمانەکان بخۆن و گەزانین کە ئەوان پێویستە ڕۆژانە دەرمان بەکاربهێنن بە بەردەوامی. تەمان بەشێکی زۆر لەم نەخۆشیانەی کە پێیانوتێ نەخۆشیە درێژخایەنەکانیان نەخۆشە نەگوازراوەکان لە شێوەی نەخۆشیەکانی دڵوبەرەکانی خوێن نەخۆشی شەکرە نەخۆشی بەرزەفشاری خوێن ڕۆماتیزمە و ئەوانی تریش لەگەڵیا ئەمانە گرنگترین کارێکە لەگەڵ ئەمانەیە بکرێ بێتێ لە کۆنتڕۆڵکردن کۆنتڕۆڵ بەشێکی لە ڕێگەی گۆڕانی شێوازی ژیانەوە بە شێوازی ژیان مەسائلی نووسن وەرزشکردن و خواردنی هەنێک خۆراک و نەخواردنی هەنێکی تر پاشانیش لە هەمانەش گرنگتر مەسائلی بایەخدانە بۆ دەرمانی کە هەیەنم بەداخەوە لە نەخۆشیێکی وەکو و نەخۆشی شەکرە و نەخۆشیێکی وەکو بەرزەفشاری خوێن کە دوو نەخۆشی درێژخایەنن بە درێژایی تەمەنی ئەو کەسەکە بە چارەسەرکە وەربگرن یان چارەسەر وەکو شوناسی لێ لای ئەوانە بە دایمەن لە گیرفانیان نابێت گرفتێکی گەورەیان توش دەبێت ئەگەر لە کاتی خۆیە و بڕی پێویست و لە جۆری دەرمانی پێویست وەرنەگرن ئۆتۆماتیان کاریگەری هەیە لەسەر کۆنتڕۆڵکردن ئەم نەخۆشیانش ئەگەر کۆنتڕۆڵی نەکەن لە ئایندەیەکی نزیکە نەک لە ئایندەیەکی دوورە تووشی مضاعفاتەکان ئەم نەخۆشیانە بن کە زۆرێکیان مضاعفاتی مەترسیدان بەڕاستی. دکتۆر بابەینە سەر نەخۆشیە ترسناکەکان ئەمە بزانم هۆکاری چیە لە ئێستادا ژمارێکی زۆر توش بوومان هەیە بە نەخۆشی شێرپەنجاوە نەخۆشی شێرپەنجە زۆر بڵاوە ئەمە هۆکاری بزانم. طبعا لە 2000 ئەمە هەموو ساڵێک لەسەر ئاستی جیهان و مەفروض لەسەر ئاستی هەموو وڵاتێکیش حتا لەسەر ئاستی هەموو شارێکیش دەسەرێکی ترین هۆکاری مردن و نەخۆشکەوتنی مرۆڤەکان و شوێنە دیاری بکرێن بە پێی پێوەرە زانستیەکان یەکێکە لە نیشانەرە گرنگەکان بۆ هەڵسەنگاندنی باید تەندروستی تاک لەسەر ئاستی جیهان و وڵات و حتا شار و هەرێمیش بۆیە 2000 دەسەرەکی ترین هۆکاری مردن نەخۆشیێکی وەکو
شێرپەنجە پلەبەندی هەشتەمی وەرگرت بوو بە تایبەتی شێرپەنجەی سی و سوورێنچک و مەمک و ئەمانە لە 2015 یعنی دوای 15 ساڵ پلەبەندی هەشتەوە بوو بە پلەبەندی چوارەم یعنی چوار قۆناغ هاتە پێشەوە ئەم سەرکەوتنە زەنگی مەترسیداری لیاوە سەر ئاستی جیهانە بۆیە لە جیهانە استراتیژە ڕاگەێنراوە بە ناوی استراتیژی بەرەنگاربوونەوەی نەخۆشیە درێژخایەنەکان و یان نەخۆشیە نەگوازراوەکان کاڵێن نەخۆشی نەگوازراوە یا درێژخایەن نەخۆشیەکانی دڵ و بۆلەکانی خوێن کە یەکەم هۆکاری مردنە لە عالەمە نەخۆشی بەرزەفشاری خوێن نەخۆشی شەکرە نەخۆشی شێرپەنجە نەخۆشی ڕۆماتیزمە ئەمانە ئەگرێتەوە بۆچی ئەمانە ئاوا بە خێرایی زیادە بن بەڕادێکی زۆر بەسراوە بە نەمەتی حیاتەوە بە شێوازی ژیان و بەسراوە بە ژینگەوە ژینگە و شێوازی ژیانی مرۆڤەکان ڕۆڵێکی زۆر زۆر گرنگە بینن لە توشبوون بەم نەخۆشیانە هەر لە ستایڵی خواردنمانەوە چی ئەخۆین و چۆن نەخۆین و چۆن نەخۆین پاشان مەسائلی پشوەکانی مرۆڤ یعنی مرۆڤەکان بە عام تا چەند پشوئەیەن تا چەند ئیسراحەت وەرەگرن مەسائلی سیستەمی کەمکردنەوەی فشارە دەرونیەکان ئێمە ئەزانین دراسات هەیە تاکێک لە جیهاندا لە ئێستا بە مقارنە بە ساڵانی ڕابردوو دەرکەوتووە ساڵ بە ساڵ فشار دەرونیەکان لەسەری زیاتر ئەبێ ڕاستە معیشەتی خەڵک باشتر ئەبێ مۆدێلات زۆرتر ئەبێ و تەکنۆلۆژیا بەرەو پێش دەکەوێت بەس دراسات هەیە حتا کۆمەڵی بیرمەند ئێستا لە وڵاتە پێشکەوتوەکان بەرەو نەزەریەک ئەڕۆن بە ناوی نەزەری گەڕانەوە بۆ سروشت قەناعەتیان وایە هەتا دنیا پێش بکەوێت هەتا تەکنۆلۆژیا پێش بکەوێت سەرئێشە و گرفتە دەرونیەکان بۆ مرۆڤ زیاترە بن بۆیە ئەو حرەکەی سەر عالەمای بە قووەت ئیشەکە مەسائلی شێوازی خواردن اینجا پەیوەندی کۆمەڵایەتەکان اینجا جوڵان کە زۆر زۆر ئەسا هەموو شتە خەریکە بێ بە ڕیمۆت یعنی مەجای جوڵەت زۆر کەم بۆتەوە کە لە کاتێکە جوڵان یەکێکە لە هۆکارە زۆر سەرچیەکان بۆ ڕێگەکردن لە توژون بە زۆر نەخۆشە کوشندەکان بەداخەوە کە تاچی ئێمە کەمترین جوڵەی هەیە یەکێکتر لە گرفتەکان تامان جگەر لەوەی کە پیسبوونی ژینگە بە ئەنواع پێکهاتە هەر لێوانە پێکاتە باگلۆجیەکان پێکاتە کیمیاویەکان پێکهاتە سایکۆلۆجیەکان پێکهاتە فەسلەجیەکان یعنی ئەمانە هەمووی پێکەوە گرفتە دروست ئەکەن کە دەرەنجام مرۆڤ ئەگەوێتە سەر ئەو بارەی کە تووشی بەشێکی زۆر لەم نەخۆشە کوشتنانی سەردەم ببێ دکتۆر با باسێک لە بەکارهێنانی خواردنە لە قوتونراوەکان بکەین وەکەزانی هەموو کات باس لەوە ئەکرێت یەکێکن لە هۆکارەکانی توشبوون بەم نەخۆشیە ترسناکانە ئەمە بزانم کە هاوڵاتیان چۆن خۆیانی لێ بە دوور بگرن وەچی بخۆن کە توشبووی ئەم نەخۆشیانە نەبن سەریکە بە شێوەیەکی گشتی خواردنێکێکە لە پێگاتە گرنگەکان بۆ بەردەوامی ژیانی مرۆڤ تاکە سەرچاوی وەرگرتی تاقەیە وەرگرتی بڕێکی زۆر لە وردی لە خۆراکیەکانە لە شێوەی کاندا و لە شێوەی ڤیتامینەکان لە هەمان کاتە ئەم خۆراکە چ لە ڕوو جۆرێتی چ ڕوو چەندێتەوە ئەگەر ئاگات دێ نەبێ زیاد لە 200 جۆر گرفتی تەندروستیە کە لە ڕێگەی خواردن و خواردنەوەکانە بۆ مرۆڤ گوازرێنەوە یعنی ساڵانە ژیانی هەزاران کەس لە ڕێگەی خۆراکی نادروست چ لە ڕوو جۆرێتەوە چ لە ڕوو چەندێتەوە مرۆڤ گیان لەدەستەیە بە تایبەتی مەبدە بنەمای ئەساسی لە سەلامەتی خۆراکە بێتێ لە بەکانانی خۆراکی فرێش ئەو خۆراکانی خۆراکی نوێن لە میوەیەکەوە بگرێت تا سەرەوە مرۆڤ هەوڵ با کەمترین سەرچاوەی خواردنی لە ڕێگەی خواردن لە قوتونراوەکان بێت بۆچی خواردنی تەمان خواردن لە چەند ئاستێکە احتیمالی هەیە وای لێ بێ بە زەهر بێ بە زیان بە مرۆڤ بگەێنێ ئەو مادە خامێکە لێ دروست دەکرێت شێوازی هەڵگرتنەکەی شێوازی دروستکردنەکەی شێوازی گواستنەوەکەی شێوازی بەکارهێنانەکەی لە کاتی بەکارهێنانەکانە ئەو مادانێک کە تێکرێت ئەمانە هەر هەمووی تۆ ئەگەر خواردنێک بەکار بهێنیم کە خواردنێکی فرێش بێ میوەیەکی فرێش بێ سەوزەیەکی فرێش بێ مادەیەکی سەرچاوپاقلەیەکانی فرێش بێت زۆر جیاوازە لەوێ شتێک لە قوتونرابێ قوتونرابێ یەکەم مادە حافظەی تێکرێت کە خۆی مادەیەکی کیمیاوی ئەگەری ئەوەی هەنێکیان ببنەوەی مادەی شێرپەنجە دوو هەموو خراپ هەڵگرتنێک چانسی توشبوونی بە ژەهراوی بوون زیاترە بێت سێ ئەگەر ئەم مادەیە لە کاتێکی زیاد لە خۆیان بمێنێتەوە شروتی هەڵگرتنی شوتێکی دروست نەبێت و بە کواڵیتی کۆنتڕۆڵێکی باش هەنە ڕۆشت بێت ئەو مادەی کە لێ دروستکرا بێت باش نەبێت کواڵیتی ئەو
قوتوی کە تیا باش نەبێ هەر هەموو تەثیراتی لەسەر خواردنەکە هەیە دەر ئەنجام ئەبێتە تۆپەڵێک لە ژەهر کە چێتە ناوەشی ئینسانەکانەوە. دکتۆر باست لە بەکارهێنانی ئەو خۆراکانە کرد کە لە قوتو نراون بێگومان کاریگەریکی زۆریان هەیە لەسەر دروستبوونی ئەو نەخۆشیە ترسناکانە بەڵام لە هەمان کاتیشدا ئەو وەکو سەوزە میوانەی ڕۆژانە ئەیخۆین بێگومان بە دەرمان پەروەردە ئەکرێن دەرمانی کیمیاییان پێدا دەکرێت ئەمە بزانم کە هاوڵاتیان چۆن بزانن کە ئەم ڕۆک و سەوزانەی کە ئەیخۆن بێگومان بۆ خواردن شیاون و زەرەریان نییە بۆیان خۆی زنجیرەی سەلامەتی خۆراک کۆمەڵێک لە کۆمەڵی ئاستا ئەبێ ئیشی لەسەر بکرێت بەشێکیان لە ئاستەکە ئەچی مؤسساتی حکومیە بەشێکیان ئەچی هاوڵاتیە ئەوانەی پێشوو مەسەلەن ئەمە لەکوێ ڕوێنراوە بەچی ڕوێنراوە بەچی ئاوە درێ لەکوێ هێنرێ چ مەوادێکی پێوەکراوانە بە هەمووی کۆنتترۆل بکرێت کۆنتترۆل بکرێت ڕێن دامەزراوی معنیەوە چکە هەر خەلێ لەمانە هەیە ئەگەری ئەوەیە زەرەر بە هاوڵاتی بگەێنێ بەڵام هاوڵاتی دائما نەبێ خۆی وایەشیە بێ کە حساب بکە ئەمانە لەگەڵ ئەوەی کە مؤسسەی حکومی هەیە متابعەیانەکە بە حساب کە حکومت ناگاتە هەمووی ناتوانێت کۆنتترۆل هەبێ بەسەر هەموویە دائما وا ئەژمال بکرێت کە وەکو مادەیەکی پیستە عاملە لە خۆراکە بگرێت هەمووی ئەوەی کە پێویستە خۆی بگرێتە بەر لەگەڵ یا ئەنجامی بە بۆ نمونە میوە یا سەوزە شۆردنەوەیان زۆر گرنگە هەڵگرتنیان زۆر گرنگە حتا چ جۆرە بەکارێنین ئێمە لە بیرمان نەچێم سەقافەتێک جۆرە لە ڕەشمیلە زۆر پێویستمان پێێتی ئێستا بۆ نمونە لە وڵاتێکی دەرەوە وڵاتێکی ئەوروپی دوو سێوە هەبێت گە سێوەگی وڵاتەکە خۆی بێ محەلی بێت مادەی کیمیاویی بەکار نادوێت لەگەڵ سێوێکی هاوردە کە زۆر دیکۆری جوانەوە ئەوەیە ئەوەی محەلیەکە سعرەکەی چوارقاتی ئەوەی هاوردەکەیە تۆ لە بیر نەچێ هەموو هاوردەیەک چانسی پیربوون زیاد دەکات بەر ماوەکی زۆرتر ئەمێنێتەوە بەڵام تۆ ئەگەر میوەیەکی خۆمانە سەوزەیەکی خۆمانە جوتیارە لە دەشتی شارەزور ئەیهێنێ لەوە چێ بەیانی بێر لی کاتەوە نیوەڕە بکاتە بازاری سلێمانی زۆر فرێشە کواڵیتەکەی زۆر باشترە کەمترین مادەی کیمیاوی تیا بەکارهاتووە لە ڕووی بەها خۆراکیەکەەوە زۆر دەوڵەمەندترە بەوەی کە لە تورکیا و یا لە ئێرانەوە هاتۆ کە لەوە چێ 20 ڕۆژ بەسەر لێکردنەوەی تێپەڕی بێ کە هەمووی بە مادەی کیمیاوی ڕاگیراوە. دکتۆر ئەمەوێت باسێک لە وەرزش بکەین وەرزش تا چەند کاریگەری هەیە بۆ دووربوونمان لە توشبوون بەم نەخۆشیانە تەمان وەرزش بۆ هەردوو گروپەکە لە نەخۆشی چ نەخۆشی درێژخایەنەکان ئەوانەی کە ناگوازرێنەوە شوێت دڵ و بۆنەکانی خوێن و شێرپەنجە و شەکر و ئەمانە چ نەخۆشیە گوازراوەکانش کە بەوەی وتبینە زیندەوەرەکانەوە بۆ هەردووچیان گرنگە بەپێی ڕێنمایەکانی دامەزراوە پەیوەندیدارەکان کە ئەوان سەراسی جیهان چڕەخای تەندروستی جیهانیی CDC ئەمریکیەکانە باز لەوەکە کە مرۆڤ بەلایانی کەمەوە بێ ڕۆژی نیو سەعات وەرزشی هەبێ وەرزشەکە تەنها ئەوە مەرج نییە بامە خراپ تێ نەگەین بڵێن جەوێکی ساردە و لەکوێ بگەمە پارچی ئازادی یا بگەمە هەواری شاریان بگەمە یانێکی فتنس وەرزش پێناسەیەکی بەسیتی هەیە هەر جوڵەیەکی مرۆڤ لێدانەکانی دڵی ئینسان زیاد بکات تەپەتەپی دڵی زیاد بکە عارەقی پێ بکاتەوە هەناسەدانی زیاد بکە مانای وایە ئەو جوڵەیە گەشتۆتە ئاستێک کە لەش ئیسادەی لێکە هەتا لە ماڵ و ڕێڕۆشتنەکەی حتا ئەو ئیشوکارێکە خانمانێکی لە شێوەی گسگانی ناوماڵ و قاپ و قاچاشکن خۆ بە ناشکوی نەبێ ئەسا هەمووی بۆ بە تەکنۆلۆژیات داخلی ئەویشی کردو کە بەداخەوە غەسالی قاپشتنەوانەشی دانا حتا ئەوانش کە ئەکرێت هەمووی بە جۆر لە جۆرەکان بە جۆرە لە وەرزشی سووک ئەژما دەکرێت کە لەشی سادەی لێکە بۆیە ڕۆژانە مرۆڤ پێویستە بەلایانی کەمەوە نیو کاتژمێر جوڵەی هەبێت جوڵەی ئاسایی نا جوڵەیە کە تا ڕادەیە ئەو گۆڕانکاری فەسلەجانە دروستکە کە ئاماژەمان پێەیە. دکتۆر ئەمەوێت وەکو دوا پرسیار لەوە بکەین ئەو کەسانەی کە توشبووی نەخۆشکە ترسنیاکەکانن نەخۆشی شێرپەنجە بێگومان هەموو کات لە حاڵەتێکی نەئارامە ژیان بەڕێەکەن ئەمێ بزانم کە تۆ چیت هەیە بۆیان کە بتوانن کە بێگومان ئەم نەخۆشیە چارەسەر بکەن لە ڕووی لایەنی دەرونیانەوەنێ. طبعا بیرمان نەچێ ئێستا خۆش بەختانە هەواڵی زۆر خۆشەیە ئەو کەسانی کە دووچاری نەخۆش شێرپەنجە بڕێکی زۆریان چارەسەرە بن و بڕێکی زۆریان بە باشی کۆنتترۆڵە بن و بڕێکی زۆریان ئەتوانن بە شێوەیەکی ئاسایی ژیانیان بەسەر بەرن بەبێ ئەوەی هیچ ئەم نەخۆشە هیچ گرسی لەسەر تەندروستیان بەجێ بهێڵێ گرنگترین شتێک ئەوەیە ئاگاداری چاودێری تەندروستیەکانی خۆیان بن ئەو بەرنامەی کە بۆیان دانان پزیشکی پسپۆڕەوە وەکو خۆی تەطبیقی بکەن سیستەمی خۆراکی و شێوازی تەعاملکردنی ڕۆژانەیان وەڵسکوتکردنی ڕۆژانەیان بۆیە
توژبوون بە شێپەنجە کۆتایی حیات نییە مەساڵانە سەدان کەیس دەبینن کە بە تەواوەتی چاگەبنەوە و کەسێکی ئاساییان لێتەوە کە هیچ گرفتێکیان نابێت بۆ یەک گرنگترین خاڵێک ئەوەیە کە ئەو ڕێگە چارانەی و ئەو ڕێنمایانەی کە لایەنی بەرپرس و پزیشکان و بۆیان دائەنرێ جێبەجێ بکەن دووەمیش مەسائلی ئەرچی هەمومانە پێکەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی هەڵسوکۆتمانەوە هەڵسوکۆتێکی دروست لەگەڵ ئەو کەسانەیە بکەین کە بەڕاستی زۆر جار ئەم نەخۆشانە خودی نەخۆشیەکە عەزەتی کەسەکە نایە هێندەی خراپ تێگەشتن و خراپ هەڵسوکۆتکردنی چواردەور گرفتیان بۆ دروست دەکات لەبەرەوە نە نەخۆشی شێرپەنجە لە نەخۆشی دڵ و بۆدەکانی خوێن نە بەردەفشاری خوێن نە شەکل کۆتایی ژیان نییە بەشێکی زۆری لەمانە خۆشبەختانە چارەسەر بن و کۆنتڕۆڵەکرێن لەگەڵ بەکارنانی ئەو ڕێنمایانەی کە لانی پسپۆر لانی تایبەتمەند و پزیشکی پسپۆر بۆیان دیاریەکە دەستەکانە خۆش بێ سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سوپاس بۆ دکتۆر عەبدولفەتاح هەورامی بەڕێوەبەری سەنتەری هۆشیاری تەندروستی و مامۆستای زانکۆکە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەلامان میوان بوو بەڵێ ئازیزانم تەواوی بەرگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ بینەوە میوانی ماڵەکانتان هەر شاد و سەرکەوتوو